عزیزانمان لە هەرجێکن سڵایەمەتان لێبێت بەیانیتان باش بێ بۆ هیوایین بەیانی هەموو لایەکتان پڕ بێت لە خۆشی و کامەرانی خۆشحاڵی نەمڕۆژ کۆمەڵە بەرگە و بابەتمان بە یارمەتی هاوکارانم بۆ ئامادە کردوون بۆ هیوایین تا کۆتایی بینەرمان بن و سوود لا بەرگە و بابەتەکانمان ببینن. خۆشەویستانم بۆ ئەمڕۆشمان سێتەوەرمان بۆ ئامادە کردوون لا تەوریەکەم سەرتاماندا باس لە وەرزشی شاخڕەوی ئەەکەین بزانین کە کێنەوە کەسانەی کە ئارەزووی ئەم وەرزشە ئەکەن لە هەمان کاتیشدا ئەوانەی کە بە کۆمەڵ ئەچنە سەر شاخەکان بۆ کام شاخی هەرێمی کوردستان ئەچن و ئەو پێداویستیانی ڕۆژانە بۆ سەر شاخ پێویستیانە چین و لامان کاتیشدا وەرزشی شاخڕەوی تا چەند سوودی هەیە بە تایبەت بۆ ئەو کەسانەی کە نەخۆشیەکیان هەیە. ئەمە تەوری یەکەمان. دوا بە دوای چینە سەر تەوری دووەمان لا تەوری دووەماندا باس لە هەڵەباوەکانی نەشتەرگەری جوانکاری ئەەکەین وەک ئەزانین کە زۆر نەو کەسانی لە ئێستادا نەشتەرگەریان بۆ کراوە بە شێوەیەکی هەڵە. ئێمە ئەمڕۆ باس لەوە دەکەین کە ئەو کەسە چۆن بزانێت کە نەشتەرگەریەکی کە بۆی کراوە هەڵەیە و بە تایبەت باس لە سلیکۆنەکەین و بەکارهێنانی بۆ خانمان ئەمە تا چەند تووشی هەڵە ئەبێت لە کاتی بەکارهێنانی و باس لەوە دەکەین کە تا چەند گرنگە خانمان پێش ئەوەی کە نەشتەرگەری جوانکاری ئەنجام بدەن سەردانی پزیشکێکی پسپۆرت بکەن بۆ وەرگرتنی زانیاری و لە کوالیتی ئەو شتانی کە بۆیان بەکار ئەهێنێت دڵنیابن و باسیش لەوە دەکەین کە چۆن چارەسەر ئەکرێم هەڵانە. ئەمەش تەوری دووەمان. دوای چینە سەر تەوەری سێمان لا تەوەری سێماندا باس لە پیلانی بەڕێوەبەرایەتی باخچەکانی سلێمانیەکەین بۆ سەوزکردنی شاری سلێمانی. ئەمە ئەمڕۆ باس لەوە دەکەین کە ئامارەکانی سەوزایی لە هەرێمی کوردستان و بەتایبەت لە شاری سلێمانی لە چ ئاستێکدا و باس لەوە دەکەین کە چیان کرۆ بۆ ئەوەی کە سەوزایی زیاد بکەن لەمان کاتیشدا وەک ئەزانین کە لە وەرزی هاویندا هەموو کات کێشەی ئاوداشتنیان هەیە بۆ باخچەکان. ئەمە ئەمڕۆ باس لەوە دەکەین کە ئەم ساڵ تا چەند کێشەی ئەویان هەبوو لە هەمان کاتیشدا لە وەرزی زستاندا چی دەکەن بۆ ئەوەی کە هەمیشە باخچەکان بە جوانی بە سەوزی بمێنێتەوە. ئەمە تەواوی بڕگە بابەتەکانی ئەمڕۆمانە بۆ هیوایین تا کۆتایی بینەرمان بن و سوود لا بڕگە بابەتەکانمان ببینن. وەڵا عزیزانم ئێستاش فیچەرێکمان هەیە لەلایەن هاوکارمان فەرحانەوە بۆمان ئامادەکراوە گەنجێکە کە چەندین داری ڕواندووە لە شاری هەڵەبجە با بەیەکەوە بینەری بین و دواتر بەردەوامەوین. گوندی ئەڵامپێ یەکێکە لە گوندەکانی هەورامان لە ڕووی داریەوە سەر بە ناحیەی خوڕماڵە. بیرۆکەی ئەم پرۆژەیە مەگەڕێتەوە بۆ مانگی حوتی ساڵی 2014 کاتێک ئەم پرۆژەیەم لەگەڵ هاوڕەکانم باس کرد. سەرەتا ئەوان هیچ قسەیەکیان نەکرد لەبەرەوەی پێیان وا بوو کام پرۆژەیە سەرکەوتن بەدەست ناهێنێ. بەڵام من بەو ئەو فکرەی کە هەم بوو بۆ پلانەی کەدا منابوو بۆ ئیرادەیە کە هەم بوو توانین بە پشتیوانی هاوڕێکانم سەرکەوتن لەم پرۆژەیە بەدەست بێنین. کیشەم مامۆستایە لە ئێستادا بەڕێوبەری قوتابخانەم و هەروەها خوێندکاری زانکۆ. ئامانجمە لە ڕێگەی ئەم پرۆژانەوە خزمەتی ژینگە و سروشتی ناوچەکەم بکەم. هیوادارم توانی بێتم خزمەتێکی بجووک بە ژینگە و سروشتی ناوچەکەمان بکەین. من بێجگە لەم پرۆژەیە کە لە سنووری گوندی ئەڵامپێ جێبەجێم کردووە لەناو فورماڵیش پرۆژەیەکی دیکەمانەیە کە پرۆژەیەکی 300 نەمامی لە جۆری سنەوبەرە. ئێمە ئەو پرۆژەیە خورماڵ خزمەت دەکەین. ئەوانیش لە بەرامبەردا هەفتانە بە تەنکەری خۆیان ئاوە گوازنەوە بۆ ئەم پرۆژەی ئێمە. ئەو تەنکەری کە ئەوان ئەومان بۆ ئەنێرن کۆمپانیای گارێکسە ئەکەرکی پاک و خایەن ڕاگررتنی خورماڵی لە ئەستۆدایە.
یەکێک لە کارە قورسەکانی پرۆژە ژینگەییەکان ئەوەیە کە بەردەوام ئەبێت ئاودانی نەمامەکان دووبارە بکەیتەوە چونکە ئەم پرۆژەیە بەردەوام دووبارە ئەبێتەوە تۆ ئەبێت هەفتانە لە کاتی خۆیدا بێت ئاوی نەمامەکان بدەیت چونکە ئەگەر ئاوی نەمامەکان نەدەیت بە دڵنیایی وردە ئەو نەمامانە لاوازە بن و دواتر وشک ئەبن تا ئێستا بنزیکەی زیاد لە 1000 نەمامان لە سنوورەکە چاندووە بێجگە ئەو نەمامانەی کە چاندومانە ئەکەونە سنووری گوندەکانی یاڵانپێ ناو خورماڵ گوندی ڕیشەن لە قوتابخانەی ڕیشێنی بنەڕەتی هەروەها چاوگی ئێشیرەمەڕ بەڵام بەشێک لەو پرۆژانە گەنجانی ئاوایی و گەنجانی سنوورەکە خۆیان بەڕێوەیان ئەبن بەڵام من وەک هاوکارێکی باش یارمەتی دەریان بووم هەرچێک لە توانای من ئابوو بێت هاوکاریم کردو. تا ئێستا بەنزیکەی زیاد لە 1000 نەمامان لە سنوورەکەی چاندووە. بۆ ئەم ساڵی داهاتوو کە وەرزی چاندنی نەمان دەست پێکا بڕیارە چەند پرۆژەیەکی دیکە لە سنوورەکە دەست پێ بکەین. ئەو پرۆژانە هەندێکیانەکەونە ناو شارەوانی خورماڵەوە هەندێک شانەکەونە دەرەوەی شارەوانی خورماڵەوە.
بەڵێ ئازانم لەگەڵتان بەردەوامی هەروەکوتمان لا چاوریەکەم سەرتاماندا باس لە شاخەوانیەکەی بزین ئەم وەرزشە لە چی پێک دێت لە هەمان کاتیشدا باس لەوە دەکەین کە ئەو کەسانی ئەم وەرزشە ئەکەن پێویستیان بەچی و کەلوپەلانەی کە پێویستیانە بیبەن بۆ سەر شاخ لە هەمان کاتیشدا باس لە سوودەکانی شاخەوانیەکەین بزین تا چەند بەسوودە بەتایبەت بۆ کەسانی کە نەخۆشیەکی دیاریکراویان هەیە هەر بۆ مەبەستەش بەڕێزتری فەفەرەیدون چالاکوانی مەدەنی و شاخەوان باشەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمانەتری فەخان سڵاو لێوە بەیانیت باش بێت بەیانی سەرجەم بێنەرانیشمان باشتر سپاس دەکەم بە خێراتی تری فەخان با سەرسا باسێک لە وەرزشی شاخەوانی بکەین بزانین چییە وەرزشی شاخەوانی ئەمە وەرزشێکی تازەیە کە لە هەرێمی کوردستان بە تایبەت دروست بووە لە ماوەی ساڵانی کۆتایە سەرکەوتنە بەسەر شاخە بەرزەکان بەسەر لووتکە گەشتنە بە لووتکە بەرزەکانی هەرێمی کوردستان نەکارێمی کوردستان ئەتوانین بڵێن بەکوی گشتی ئەو شاخانەی کە مرۆڤ پێی پێبا یاخود ئەتوانێت پێ سەرکەوێ ئەمە بەس سەرکەوتن نیە بەسەر شاخە بەڵکو بە شێوەی پیادەڕەوی هەمانە هەر وەرزشی شاخەوانیە بەشێکە پیادەڕەویش بەشێکە لە شاخەوانی کە ئەتوانی بڵێ ماوەی چەند کیلۆمەترێکی دوور و درێژ ئەو شاخەوانانە یاخود ئەو وەرزشوانانە یاخود ئارەزومەندانی شاخەوانی ئەتوانن پێدا پیادەڕەویکەن. تری فەخام بزانین کە مەرجی ئەو کەسە بۆ بەشداریکردن لەگەڵ ئێوەیە چییە؟ ئەبێت ئەو کەسە چ مەرجێکی تیا بێت بۆ ئەوەی کە بتوانێت لەگەڵ ئێوەیە بێت بۆ سەر شاخ؟ بەڵێ شاخەوانی خۆی سەرکەوتن بەسەر شاخە کارێکی ئەستەمە بێگومان بەبرەوەی مرۆڤ بێ سەرەتا تەندروست بێت بە تایبەت نەخۆشی درێژخایانی نەبێ وەک نەخۆشی دڵ بە تایبەت زەخت چونکە هەندێک جار سەرمایەکی زۆر یاخود گەرمایەکی زۆر وا لە مرۆڤەکە کە پلەی لەشی بەرزە بێتەوە بەرزە بێتەوە نەکێدابازێ هەروەها لێدانی دڵی زیاکە هاوسەنگی هەندێک کات تێک ئەدا ئەگەر تەندروست نەبێت. زۆر باشە. تری فەخانەوێ بزانم کە لە وەرزێک بۆ وەرزێکی تر شاخەوانی تا چەند ئەگوارە دووەک ئەزانین ئێستا بەرەو وەرزی زستان ئەچین ئەوە چی ئەکەن بۆ ئەوەی کە لە وەرزی زستانیشدا بەردەوام بن؟ هەڵبەتە من ئەگەر قسە لەسەر گرروپەکەی خۆمان بکەم گروپی شاخەوانانی شار ئێمە هەر چوار فەسڵەکە هەر چوار وەرزەکە بەردەوامین لە گەرما لە سەرما لە پلە مام ناوەندەکان یاخود شێدارەکان ئێمە بەردەوامین چی بە شێوەی پیادەڕێی بێت چی بە شێوەی شاغڕەوی چی بە شێوەی گەشتی وەرزشی بێ ئێمە بەردەوامی لەوانە بەڵام لە وەرزێکە بۆ وەرزێکی تر شاخەوانی گۆڕانکاری بەسەردا دێت هەیە لە وەرزە مام ناوەندەکان یاخود شێدارەکانە زیاتر ئەتوانێت سەرکەوێت لەسەر شاخ لەبەر تەندروستی خۆی یاخود لەبەر لیاقەی خۆی چونکە شاخانی واتە لیاقە واتە جوڵەی جەستە ئەمە یەکێکە کە جوڵەی جەستە زیاکە هەندێک واتی ئەگەن کە شاخوانی بکەی وەزنە دابەزێ خودت کێش دابەزێ کێشدا نابەسێ بەڵکو کالۆری ئەسووتێنی و چۆری ئەسووتێنی بەڵام وەزندا نابەزێنێت کێشدا نابەزێنێ تەنیا جسم ڕێکە کاتەوە لە شولارێکی ڕێکت پێ ئەدا جوڵەی لەش زییا ئەکات جەستە بەهێزتر ئەکات. تری فەقان ئەمە بزانم کە لە وەرزی زستاندا ئێوە کە سەردانی شاخەکانی هەرێمی کوردستانەکەن بۆ نمونە بەفر ئەبارێت بارانە و ڕێگەکان ئەگیرێت ئێوە چۆن مامەڵە لەگەڵ ئەوەیە ئەکەن؟ هەڵبەتە پێش وەخت هەر گروپ بێ لە گروپەکان ئەبێ کە ئەچێ سەردانی شوێنێکەوە یاخود کۆمەڵێک گەشتیار کۆمەڵی ئارەزومان دەبات کۆمەڵی ئەندام لەگەڵ خۆی ئەبات کە سەر و بیست کە زیاتر بۆ هەفتا بۆ هەشتا کەس جاری وایە ئەچێ بەپێی گەشتەکان گۆڕانکاری بەسەر ژمارە بەشداربوانە دێت ئەبێ بچێت چێکێکی ئەو ناوە بکاتەوە زانیاری ورد و درشت لەسەر ئەو گەشتە وەربگرێت و هەروەها تۆ کەسێکە لەگەڵای وەکو ڕێبەر کە شارەزای لەو شوێنە شارەزای لەو ناوچێ لەو شاخە چونکە تۆ سەیری کە کاچیتە شاخەکان مەترسی ئاژەڵی کێویت هەیە بۆ بەڕووبوونەوەی ئاژەڵی کێویت هەیە مەترسی داڕمانێت هەیە لە شاخەکەیان مەترسی کەوتنە خوارەوەی ئەندامێکت هەیە کەمانە هەمووی ئەبێتە هۆی ئاستەنگی بۆیە پێویستە ئەو گروپەی کاڕایە خۆ کۆمەڵی کاڕایە خۆت هەندێک کەس هەندێک هاوڕێیە خۆیان کۆمەڵەکەن ئەبن بەیەک و ئارەزوی شاغڕەویان هەیە ئەچەند شاغڕەوی ئەەکەن بەڵام بەداخەوە هەندێک زانیاری نییە کە ئەڕۆ ئەبینین چەندەها جاروای لێ هاتووە کە کەسەکان لەو شوێنانە گیریان خواردووە. بەتایبەت لە شاقی پیرەمەگرون چونکە چەند ڕێگایەکی هەیە بۆ سەرکەوتن هەندێک ڕێگای زۆر زۆر سەختە کە تەنیا شارەزاکان ئەتوانن سەرکەون تەنیا ئەوانەی کە
لیاقە و جستیان توانای پێش ئەوەی بچیتە سەر شاخ ئەبێ زانیاریت هەبێت لەبارەی ئەو شوێنی کە بۆی دەچیت. تۆ زانیاری و نەبێ ناتوانانی بڕۆی لەو شوێنە. ئەبێ زانیاری تەواو هەبێ وەڕێبەریشی هێوە بەر لە هەموو شتێ ئەبێ مۆڵەتی ئاسایش وەربگیرێ بۆ ئەوی چونکە هەندێک شوێنمان هەیە لە هەرێمی کوردستان بەداخەوە کە ئێشتا ئاسەوار و دەستە پەنجەی ڕژێمی باسی پێوە دیارەکەوەی کە مێنڕێژ کراوە تەقەمەنی لێیە لەبەرەوەی ناتوانانی بڕۆین. بێگومان چری فەخانەمەوێت بزانم ئەو کەسانی کە ئەچنە سەر شاخ پێویستیان بە چ کەلوپەلێکە لەگەڵ خۆیان نابیبن. کەلوپەلەکان زۆرە بە پێی وەرزەکانیش گۆڕانکاری بەسەرایە تۆ لە وەرزی هاوینە تەنیا پێویستە بە کۆڵە پشتێکە کە لە هەموو وەرزەکانە پێویستە کۆڵە پشتەکەت 6 لیتر بێت باشە قورسایەکی ئەوانە بێت لەبەرەوەی تۆ ئاو ئەبێ لە هاوینە بە تایبەت بڕێکی زۆر ئەبێ ئاو بەریت. هەندێک کەس هەیە بە هەمومان بە کۆی گشتی زیاتر لە 2 کێس ئاوە بین لەگەڵ خۆمانە کە بەداخۆ من لەگەڵ ئەوانیم کە مادەی پلاستیک و نایلۆن بەکاربێنی بەڵام هەندێک جار ناچاریشی بەکاری بینیت بەڵام خۆی دروستەکەی ئەوەیە کە کەلوپەلە تایبەتیەکانی شاخوانی بەکاربێت لەگەڵ ئەوی بەداخۆ لە هەرمی کوردستانە زۆر کەمە یان بە شێوی بالە بۆ دێ یاخود ئەتوان بڵم ئێستا لە شاری سلێمانیا تەنیا دوکانی تازە هەیە کە شتی تازە بۆ بێنە باقەکەی کە بالێ ئەتوانی بەکاری بینی و بیکڕێت باتومە بێ بەکاربێنی لە هەر 4 فەسڵەکە کامە ئەو دارەیە کە مرۆڤ خۆی هاوسەنگی خۆی پێڕاگرێت دەبەی ئاومان هەیە کە بێ ببرێت ئێستا چەند جۆرێکی هەیە کە هەمووشی تەندروستە و ژینگە پارێزیە ئەو قاچاقانی کە بەکارێ لە گەشتی شاخوانیە بۆ خواردن و بۆ ئەو ژەمە خواردنی کە لەوێ بەکاری ئەهێنی کالەی پێویستە کابێ کالەکە زۆر دروست بۆ شاخەوانی نەخلیسکەی قاچە ئازێتی پێنەکە و تەندروست بێ بۆ سەرکەوتن هەروها جلوبەری بەرگی وەرزشیە ئەمانە بۆ وەرزشیێدارەکان توانین بەکاربێنین لە وەرزی هاوینی هەمان شێوە بەکاری بێنین بەڵام لە ئەجا ڕاخەریشمان هەیە کە بەکارێت بۆ کاتی ئیسراحەت و حەوانەوەی ئەو کەسە ئەو شاخەوانە لە وەرزی زستانی شا کۆڵە پشتە دیسانە بەکارێن و باتوم ئەو شتانی کە لە سێ فەسڵەکەی کە بەکارین لە وەرزی زستانە بەکارێنین بەڵام خێمەمان هەیە بەکاری ئەهێنین هەروەها جلی تایبەتی زستانەیە کە بەکاری ئەوێ گەنیت لە هەمان کاتیشدا لە زستانە هەندێک شتی تریشمان پێویستە عینەکە دەستکێشە بەڵام لە هەموو وەرزەکانە ئێمە کەلوپەلی بابەتی تەندروستی یاخود فریاگوزاری ئەبێ ئەو شاخەوانە پێی بێت ئەمە چکە شتێکی زەرورە بەرکەوتنێکە کەوتنێکە ئازاردانێکە ئەبێ ئەوانە بەکاربێنەوە دروستریش ئەوەیە کە هەمیشە شاخەوانەکە دەستی جلی زیادە و کالەیەکی زیادەی تری پێ بێت لەبەرەوەی لە هەر حاڵەتێکا بێ پەکی نەکەوێت. تری فەخانەوەیت باسێک لە خواردن بکەین باست لە خواردن کرێمە بزانم ئەو خواردنانە چین کە پێویستە شاخەوانێک پێی بێت بۆ ئەوەی کە وزەیەکی باشی بدات یاخود هیچ خواردنێک هەیە کە دیاریکراو بێت نەخورێت بۆ ئەوەی کە کاریگەری نەبێت لەسەر جوڵەکانی ئەو شاخەوانە هەڵەتە مرۆڤ دەتوانێت هەموو خواردنێ بخوا بەڵام ئەوەی دروسترە کە تۆ مادەم وەرزشێکەکەی بەرامبەرەوەی کە کالۆری بسووتێنەی جسمە ڕێک بێت تۆ لە شولارێکی باشترێ بات و تەندروسترێ باتیە خواردنە کانە کە دوورە لە چاوریە دوورە لە شیرینی خورمای وشکێمە زیاتر بەکارهێنین بادەم گوێز هەندێک جار فستق بڵێم چەرەسات هەندێک جۆری هەموو جۆرەکانینە لەگەڵ ئەوەی کە ئەوەی ئێمە ئەیبین یاخود زۆربەی زۆری شاخوانەکان بەدی ئەکرێتیایە پەتاتێک کوڵاوە هەندێک جار باینجان و ئەوانە دیسانە سەوزەوات بەکارهێنرێتەوە ئەهێنین لەوێ ئێمە لەناو خەڵوزە ئاگرێکی بۆ ئەەکەینەوە و ئەی پیشێنین چکە بێمە دووربین لە چاوریەوە دووربین لە شیرینیەوە تا بتوانین جستەمان ئەو کالۆری سووتانومانە سەری نەخەینەوە جارێکی تر وزەیەکی تریشمان بەخشێت سەوزەمەنەکان بەکۆی گشتی زۆر باشن لە شاخوانێ بەکاری بێنی هەیە ئاپراخە هێنێ هەیە یعنی ئەکەوێتە سەر خواستی کەسەکەی ئەکەوێتە سەر خواستی کەسەکە هەیە یەک جاریە بەشداریە کاتەنیا وەکو گەشتێ وەکو سەیرانێک وەکو حەزێکی خۆی کە ئاسانگیەکانی بینی هەندێکجار دووارەی ناکاتەوە ناگەڕێتەوە لەگەڵمانە یاخود لەگەڵ گروپەکانی کەیە بەڵام بۆ پیادەڕێیەکانیش هەمان شێوە بێگومان تری فەخان زۆربەی کاتێک کە بۆ شاخە دوورەکان ئەڕۆن ئەمێنەوە بەشەوە ئەمە بزان بۆ ئەو کاتە ئێوە پێویستان بە چییە و چۆن گەشتەکە ڕێک ئەخەن
هەڵبەتە گەشتی شەومانەوەی شاغڕەوی کەمترێکە یاخود کەمترین کەس بەشداری تیاکە بە تایبەت خانمان بەداخەوە ئەڵم بۆ ئەوەی کە هەندێک جار خۆتان نزان کللتور و دابوونەریت یاخود کۆمەڵگا خێزان ڕێگە نادا کە خاتونێک لەناو کۆمەڵێک گەنجی ترا بمێنێتەوە لەگەڵیانە بمێنێتەوە هەرچەنە کە بژمێنی تۆ زۆر ئاساییە چونکە تۆ پێداویستەکانی خۆتە پێەیە بەتەنیا ئەمێن بەتەنیانی وەکو کۆمەڵەکە بەیەکەوەی بەڵام وەکو شەومانەوەکە لە شوێن تایبەتی خۆتایی کە ئەمێنیتەوە بەڵام ئەوان کەمترێکە و کەمترین کەسیش بەشداریتی ئاکا پێشوەخە دەبێتەوە هەروەگوتم زانیاری و هەبێ لەسەر ئەو شوێنە گەشتمان هەبوو ئێمە 8 ساعت ڕێ بەس ڕۆشتوین تاگەشت بەس بە پێ تاگەیشتوینتە ئەو شوێنی کە پێویستە بمێنینەوە ئێمە لی و 8 ساعتیش گەڕانەوە حسابی کە 16 ساعت بەست تۆ پیادەڕەوی ئەەکەی جگە لە سەرکەوتنی شاخە کە سەرکەوتوین کە چەند ساعتێکمان پێچ ینی ماوەی 24 ساعت بەس ئێمە لە ڕۆشت نابووین بەڵام بە بەردەوام نا ئەتوان بڵێن بەسەرێکەوە 8 ساعتمان بەسەرێکەوە ڕڕیوە شوێکی ساعتی یاخود 2 ساعتیمانەوە ئەو کەوتوینەتەوە ڕێگا بەسەر شاخکە سەرکەوتوین تا گەشتون تەلووتکەکە کە ئاسەنگێکی زۆر دروستەکە بە تایبەت ئێمە گەشتی شەومانەوەکان ئێمە لە زستانە ئەنجامی ئەدەین لەبەرەوەی تۆ کە ئەچی هەندێک شوێنمان هەیە تاک و سەر و ئەژنە و بەفرە لەو کاتیان لەکوێ ئەمێنەوە ئایا شوێنێک دیاری ئەەکەن پێشتر یاخود کە خۆتان چوونە ئەوێ شوێنەکە دیاری کە چوینە ئەوێمە شوێنەکە لەوێ دیارێکی چکە تۆ پێشوەخت ناتوانانی دیاریکە هەندێکا دەگەر دیاریکە ڕەنگە ئاستنگێک یا خۆ شتێکی تر بێتە ڕوت ینی شتێکی پێش چاوەڕوان نەکراو بێتە پێش و تۆ ناتوانین لەو شوێنە بمێنیتەوە لەبەرەوە چونکە عادەدی کەسەکان ناگاتە تەنیا 12 بۆ 15 کەسیش شوێنەکەی مە دیاری ناکەین بەڵام کە گەیشتینە شوێنەکە بە کۆی دەنگ بڕیار ئەدرێ لەسەری کە لەکوێ زۆر گونجاوە بۆ کەسەکان یاخود بۆ ئەندامانی کە بەشداروانی بەشداری ئەەکەن بمێننەوە ئەو کاتە هەرێکە و بۆ خۆی خێمەی خۆی سابتە کات و هەڵبەتە خواردنەکان هەمووی دەستە جەمعێ و پێکەوە داهێنشنوەکو خێزانێک چونکە لە شاغڕەویە بەڕاستی هەمووی خێزانێکە بەیەکەوە وەک خێزانێک نەبی تەباییتیان نەبێ ڕێزیتیان نەبێ کە گۆڕایاڵیتیان نەبێ ناتوانانی ئەو گەشتە ئەنجام بدرێت. تریفەخان زۆربەی کاتێ ڕووداوێک لە کاتی گەشتەکەدا ڕوئەدات بۆ منە کەسێک ئەکەوێت ئایا فریاگوزارێکی خێرا هەیە کە ئێوە بەدەمیەوە بچن بۆ ئەوەی کە ئەو کەسە بە زووترین کات جانی ڕزگار بکەن وەگوتم خۆی هەموو شاخوانێکە بێ کەرەسەی فریاگوزاری پێبێت بە تاکێدا و کەسانی خۆی پێی بێت بەڵێ خۆی مەرجە پێی بێت بەڵام ئەگەر پێشی نەبێ ئاسایە بۆ لەبەرەوەی کە ئەو دەستەی سەرپەرشتیار یاخود دەستەی کارگەڕی ئەو گروپە هەموو کەرەستەکانیان پێیە و شارەزان هەڵبەتە بێ شارەزا بن لەوێ و دەورەی فریاگوزاریمان بینی و هەر هەمومان بە خۆشحاڵی وەزارەتی تەندروستی و دەورەی بۆ کردینەوە چەند دەورەیەکمان بینی و هەمووی ئەتوانین بڵین کەسانی ئەکادمین لە ڕووی تەندروستیەوە تا ڕادێک ئەتوانین ئەوانە جێبەجێ بکەین تا ئەگەینین ئەو کەسە ئەگاتە نزیکترین بنکەی تەندروستی بۆ چارەسەرکردن بەڵام سوپاس بخوا تا ئێستا ئێمە وەکو گروپەکەی خۆمان گروپی شاخەوانانی شار شتێکی وانە هاتوتە ڕێگامان یاخود بەردەمان کە ئەو بێت تەنیا ئەوە نەبێت کە یەکێ قاچی وەرگڕابێ ئازێتی قاچی پێگەیشت بێ یاخود مادووبوونێک بێ شتێ لە حاڵەتانە هەبوو تەنیا زۆر باشە تریفەخانەوەت باسەکرۆ بکەین تا چەند گرنگە شاخەوان پابەندی سەرپەرشتیاری گروپەکەی خۆی بێت نەک شاخەوان تەنانتە لە ماڵی خۆ تا پێویستە گۆڕایاڵی دایک و باوکو گەورەکانت بیت کە لە خۆ گەورەترن ئامۆژگاری تێن تویان خۆ ڕێنمایی دەکەن لە گروپێکی شاکە تۆ ئەڕۆی نزیکی سەر و 50 کەسێ لەگەڵایە هەمووی بە پاڵپشتی توێت ڕاستە پێشتر تۆ تاودێن پێپڕەکەیتەوە چکە یەکێکە لە مەرجەکانی شاخوانەیە بێ و کەسێک کە شاخەوان بێت تاهۆت پڕکاتەوە قسە لەسەر مقدەری ئیلاهی ناکرێت کارە ساتێکی سروشتی ڕووبە ئەوە دەسەڵاتی کەسی تیانە بەڵام خۆی گۆڕایاڵ نەبێت و بەلاڕەیە بڕوا بچێتە شوێنێکەوە چکە زۆر کات هەیە تۆ بەناو چڕەدارستانە ئەڕۆی حسابی ئەوە بکە چاڵی تایە ئاشەڵی کێوی تایە بەرکەوتنێکی تیا دروستە بێت یا خۆتان دێت جار بەداخەوەکەواڵم ڕاوچی تایە کە ئەچێت بۆ ڕاوی ئاژەڵەکان بقدرێک لە یاڕووبا کێ بەرپرسیار بە هەڵەتە خۆی بەرپرسیار چونکە گۆڕایاڵی نەکردووە بۆیە گرنگترین شت لە شاخەوانی و یاخود لە کۆمەڵی شاخەوانەکانە بە کۆی گشتی پابندبوونە بە ڕێنمایەکانی دەستەی کارگەڕیە خود دەستەی سەرپەرشتیاری ئەو گەشتە چونکە
هەندێک جار هەیە دەستەی گشتی هەمووی بەشدار نابێ یعنی کارێکیان هەندێکیان کاری بۆیێتە پێشەوە ناتوانێت بەشداری لەو گەشتەیە بکەی ئەوانەی ئەو دەستەی کە بەشدارە بێت لە چەند کەسێک پێکیە کە لە سێ کەس کەمتر نابێ ببێت و تا سەروو بێ کێشینە چکە بەپێی دەستەکەیە بەڵام ئەبێ هەموو ئەو کەسانی بەشداری شاخەوانین گوێڕایاڵی ئەوان چکە ئەو لە پێناو تەندروستی خۆیان هەست. تریفە خانمەی باسێک لە تەمەن بکەین هیچ تەمەنێکی دیاری کراو هەیە بۆ بەشداریکردن لە وەرزشی شاخەوانی بڵین بۆ نمونە تەمەنێک هەیە کە ئێوە دیاری بکەن ئەم تەمەن ئەتوانێت بەشداری بکات تا ئێستا تەمەنێکی دیاری کراو نییە من ئەگەر باز لە گروپەکەی خۆمان پمەکەرەمەوە سەر گروپەکەی خۆمان لەوە قسە بکەم خاتوسیەوەمان لایە بچووکترین ئەندامی گروپەکەمانە تەمەنی 10 ساڵە بڕوان پێ بکە ینی مە لێرەوە چای ماچەکەم سوپاسی سێوەخانەکەم کە گەشت نییە بەشداری نەکرد بێ ینی زۆر بەدەگمەن سێوە نەیتوانی و بەشدار بێ سێوە باشترین ئەندامی گروپەکەمانە کە توانێت تەمەنی تەنیا 10 ساڵیشە بەڵام بڕوان پێ بکەن زۆربەی زۆری شاخەوانەکانمان ئەندامەکانمان لە خۆشی سێوە دێن بەشداری ئەەکەن چی لە کاتی ڕۆشتنمانە کەیف و خۆشێکی تایبەتەیە بۆ گەشتە ئەو مناڵە و چی لە کاتی شاخڕەویەکەیە حیوێتێکی دیکە ئەیچکە تۆ ئەبینێ مناڵێک بەشداری شاخڕەوێکی کردووە کە من لەم تەمەنەیە هەندێک کات ئەڵەمەوە زۆر سەختە ناتوانم کاتێکەوە بینم ئێنەرژیەکی تایبەتی ئەوانە زۆر ئێنەرژی ئەبمەوە زۆر دڵخۆشە بە منیش چاولەوەکەم هێز و وزێکی تایبەتی ئەیەت بە گروپەکان بۆیە ئومێدەوارم کە زۆرترینیان بەشدار بن بەڵام من ئامۆژگاریەوە ناکەم کە و مناڵانە لە گەشتە زۆر سەختەکانە یاخود لە شاخە زۆر بەرزەکانە بەشداری بکەن چونکە ناتوانن لە کواتەیە دەستەکانە خۆش سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ زانیاریەکان بەڵە سپاس بۆ بەڕێز تریفە فەرەیدون چالاکوانی مەدەنی و شاخەوان کابەشەیەکی ڕاستە خۆ لەگەڵمان وەڵا ئازیزانم راپۆرتێکمان هەیە لەسەر جوانکاری و ئەیبینین بەیەکەوە و دواتر بەردەوامە بین. سەرباری قەیرانی دارایی و بێپارەی و بێبازاڕی با پێی بە دۆداچوونەکانی کەناڵی گەلی کوردستان کڕین و فرۆشتن و بەکارهێنانی دەرمان و کەرەسەی جوانکاری گەرمترین بازاڕیان هەیە. ئەم خانمە خاوەنی یەکێک لە دوکانەکانی فرۆشتنی تایبەت بە جوانکاری خانمانە و دەڵێت ڕۆژانە داواکاریەکی زۆر لەسەر بابەتەکانی جوانکاری هەیە و لە 180 کچان هەندێک کاتیش کوڕان سەردانمان دەکەن و داوای ئەو دەرمان و کەرەسانە دەکەن کە لە گۆڕانکاری جەستەیدا بەکار دەهێنرێت. خەڵک لە ئێستایا بیل لەوە ناکاتەوە بیلەوە کاتەوە جوانکردنی ئەو لەشە لە ئێستایا زەرورە پێویستە. ئەو دەرمانانە بەکارێن حەبە ماڵحەمە چیەوەی کە ئەفرۆشرێت و ئاگداربی لە بازار. شێوازەکەی لە پێشە لە کرێماتەوانێ باوا بڵم کرێماتە ئێستا کرێمات زۆ ئەو ڕەواجی نەماگە لە پێیجەکانیشا دیقەت بین لە ئینگلیش لەسەر حەبەکرێ و زیاتریش عینە کاتیشا شافیش بە هەمان شێوە. ئەگەرچی کڕین و فرۆشتن بەم بابەت و کەرەستانەوە با شێوەیەکی ڕاستەوخۆ لە بازاڕەکاندا ڕێگە پێدراو نییە و هەر کەسێک مامەڵە بەو دەرمانانەوە بکات سزای توندی یاسایی دەدرێت بەڵام ئێستا بەشێک لە فرۆشیاران لە ڕێگەی ئۆنلاینەوە بەرهەمەکانیان دەخەنە ڕوو لەوێشەوە بازاڕێکی گەرمی لەسرە. ئەمە حازرەوەکرێ دەستەوە بەپێی حەجم و پێویستی لە حەبەکانیش کە بەکار بێت ئەگەر لە ڕێژێکی زیاتر بەکار بێت بۆی هەیە ببێ بە مادەی ژەهراوی لە لەشا و کەسەکە پێی ژەهراوی بێت و جانی پێ لە دەستبات. نەشتەرگەریەکانیش بە دڵنیایەوە هیچ نەشتەرگەریەک نییە بە دوور بێ لەوەی کە کۆمپلیکیشن ینی دەرەنجامی نەخوازراوی نەبێت هەر هەمووی احتیمالێک لە احتیمالەکان و نەخۆشەکە بۆی باسەکرێت بەڵام لەگەڵ بەکارێنانی تەکنیکی باش وبنەمایەکی زانستی و بە شێوەیە کە لەگەڵ لەشی کەسەکەی بگونجێت ئەم احتیمالانە کەمتر ئەبێ ئەژنا ئەوانش بە دڵنیایەوە مەشاکیلیان هەیە و زۆر کەس هەیە بەهۆی ئەوەوە بۆتە هەوەی کە بەشێک لە بەشەکانی لەشی تووشی نەخۆشی بێت یان ماوەی درێژخایەن لە خەسخانەیە بیان بۆی هەیە هەرگیانش لەسەر دەستبات. سەرۆکی لیژناو بەشەکانی قایمقامەتی سلێمانیش دەڵێت ڕێگە نادرێت بە هیچ کەسولایەنێک مامەڵە بەو جۆرە دەرمان و کەرەستانەوە بکات هەر کەسێکیش مامەڵەی پێوە بکات سزای توندی یاسایی دەدرێت
چونکە سەلامەتی و پاراستنی تەندروستی هاوڵاتیان لە سەرووی هەموو شتێکەوەیە. لە ڕێگەی لیژنەی هاوبەشی تەندروستیەوە کە سەر بە لیژنە هاوبەشەکانە هەموو ئەو شوێنانەی کە موادی جوانکاری یان موادی زیادکردنی کێش و دابەزانی کێش و فود سەپلیمنتەکان خۆراکاری دەدەرەکان دەفرۆشن بەوردی چاودێریانەکەین لە ماوەی ڕابردووە بەشێکی زۆرمان لە شوێنانە داخستووە بڕێکی زۆر موادمان بە سەدان هەزار موادماندا بەسەرا گرتووە کە بە پێی ڕێنمایی نەبوو بە شێوازێکی ناسایی هاتوۆتە پارێزگای سلێمانیەوە بەدەر لەوەش چەندی کەیسمانێت درراوە بە دادگا لەبەرەوەی کە ئەو دەرمانە نافرۆشن. بەکارهێنانی دەرمان و کەرەستەکانی جوانکاری و گۆڕانکاری لە جەستەییدا لای بەشێک لە کچان و کوڕان بگرە لای ژنان و پیاوانیش لە هەرێمی کوردستاندا بێ گوێدانە لێکەوتە و مەترسیەکانی بۆتە دیاردا. هەمیشە لایەنە تەندروستیەکانی شۆشداری تون دەدەن لە زیاد ڕەویکردن لەم جۆرە دەرمانانە. ئایندەی تەندروستی مرۆڤ بەرەو مەترسی دەبات و ڕەنگە کارەساتی دڵتەزێن و مردنیشی لێ بکەوێتەوە. گۆران سەیدنووری، گەلی کوردستان، سلێمانی. بەڵێ سپاس بۆ هاوکارمان گۆران بۆ ئامادەکردنی ئەم راپۆرتە. بەڵێزان لەگەڵتان بەردەوامی هەرۆ گوتمان لە تەوەری دووەماندا باس لە هەڵەباوەکانی نەشتەرگەری جوانکاری ئەەکەین و ئەو جوانکاریانی تریش جۆرەکانی تری کە بەکار ئەهێنێت ئەمڕۆ باس لەوە دەکەین ئەو هەڵانە چین و لەمان کاتیشدا نیشانەکانی بوونی ئەو هەڵانە چین لەو کەسەدا کە جوانکاری بۆ ئەنجام دەدرێت و باس لە جۆرەکانی جوانکاری دەکەین و ئەگەر هاتو ئەم هەڵانە ئەنجام بدرێت ئایا دەتوانێت چارەسەر بکرێت. هەر بۆ مەبەستەش دکتۆر هێمن عوسمان پسپۆڕی نەشتەرگەری جوانکاری باشەوەیکی ڕاستەخۆ لەگەڵمان دکتۆر گیان سڵاو لێ بۆ بەیانیت باش بێت. سڵاو لێوەش بەیانیتان باش. سپاسەکەم بەخێر هاتیت. دکتۆر با سەرتا پێناسێک بۆ جوانکاری بکەین بزانین جوانکاری چی ئەگرێتەوە. وەکو کاری جوانکاری جوانکردن و ڕێککردنەوەی بەشێک لە بەشەکانی لەش ئەگرێتەوە کەوا بێت شکڵەکەی و فرمانەکەی باشتر بکات. زۆر باشە. دکتۆر ئەمە بزانم کە زۆربەی کات ئەو کەسانی کە نەشتەرگەری جوانکاری ئەنکەجام ئەدەن یاخود جوانکاری ئەکەن لە ڕوخساریان و لە شولاریانە ئەمە بزانم بۆ مەبەستی گۆڕانکاری ئەیکەن یاخود جوانکاری. خۆی هەندێک جار ئەم کارانەکە ئەکرێت پێویستیە. جاری واش هەیە پێویستیەکە لە ڕادەیەک ئەچێتە دەرەوە کە ئەنجامدانەکەی لەوانەیە زەرەری هەبێ بۆ کەسەکە. بۆچی؟ چونکە ئەوەی کە دیارە ئێستا کارە جوانکاریەکان هەمووی بە گشتی ئەوانەی کە جوانکاری پزیشکین کە بڕینی تیانە و نەشتەرگەریە جوانکاریەکانیش هەمووی لە هەڵکشانان لە هەموو دنیایەک هەر لای ئێمە ئەوەش بەشێکی بڵێن کاردانەوەکەیتی بۆ سەر بڵێن هاوڵاتی ئێمەکە بەدوای ئەگەڕێن و ڕێژەی کردنەکە زیای کردووە. بۆچی ئەمە زیاتر لەبەر خەڵک زیاتر وشیاری تەندروستی پیا کردووە زیاتر گرنگی بە تەندروستیانیان بە ڕوخسار و بە جەستەی خوانیان ئەمە کارێکی زۆر باشە. بەڵام جاری وا هەیە کەسەکە لە ڕێگەی ڕێکلامی میدیاکان یا سوشیال میدیایان بڵێن تەلەڤیزۆنەکان چی ئەبینێت هەندێک شت ئەبینێت کە ئەم لەوانەیە پێویستی پێی بێت و ئەچێتە لای کەسێکی پسپۆر شتەکەی بۆ ئەنجامەیە بە ڕێک و ڕاستی ئەمە تاو ئێمە لەسەرمە هیچ قسەمان نییە. بەڵام جاوەکە دەژێر فشاری هەندێک لە ڕێکلامەکانەوە کە کەسەکە ئەسڵەن پێویستی بۆ ئیشە هەر نییە بۆی بکرێت یان ئەگەر پێویستیشیە بێ پێویستەکە زۆر کەمە ئەوە ناهێنێت کە کەسەکە خۆی بخاتە ژێر ڕسکێکەوە وا بێت کە زیانە لاوەکیەکانی یان دەرەنجامە نەخوازراوەکانی لەوە زۆر زیاتر بێ ئەگەر ڕووبات لە پێویستیەکەی. بێگومان دکتۆر باسر لە پێویستی کرد ئێوە ئەو کەسێک کێتە لاسان بۆ ئەنجامدانی جوانکاری پێی ئەڵێن کە پێویستە یاخود پێویستە پێین یاخود یەکسەر جوانکارێکی بۆ ئەکەن. بەدڵنیایە ئەوەی کێتە لای ئێمە یەکەم شت لێ پرسرێت پێویستی بە چییە بۆ چ شتێک هاتووە ئەو باسی شتەکانی خۆیەکات ئەوم ئەوێت ئەوەوێت یان هیوا هەیە ئەسڵەن هەر نازانێت یا ئەڵێ دوکتەر سێنگە بزانم چیم پێویستە ئەمە شتێکی زۆر باش نییە تۆ دانیشیت شت لە نەخۆش بدۆزیتەوە پێویستی بەوەیە. اینجا شتەکەی کە ئەو پێویستی پێێتی بە دڵنیایەوە لەگەڵ یا مناقەشاکرێ باسەکرێت ئەمە چۆنی ئەنجامەیرێت ئەگەر ئەنجام بێت ئەم چەند ئیسفادەی لەکات و زیانەکانیش ئەگەر هەبێت چی و چین بۆ ئەوەی کەسەکە بتوانێت ڕاوێژی خۆی بکات بە تەواوەتی بڕیار با لەسەری پێشەوەی بیکات بۆ ئەوەی دوای ئەو پەشیمان نەبێت لەو ئیشێکە کردێتی چونکە جاری وایە کەسەکە خۆی بەتەنها مەسئول نییە لەمە بڵێن کەسێکە هاتووە لەوانەیە دوایەوە هاوسەرەکەی ڕازی نەبێ بەم ئیشەکەم کردوێتی وانێ بە دزی کە سوکاری بیکە یەکێکە کچێکە شووی نەکردووە کە سوکاری ڕازی نین بیکات. ئاینی شەدەم شتانە زۆر نەبێ بە جوانی باس بکرێت وە
کارە نەشتەرگەریەکانیان هەندێک ئەوانەی کە زیاتر بڵێن ئینڤیسفن ئێمە بڵێن فۆرمین بە نەخۆش بیخوێنێتەوە یان خۆمان بۆی خوێنینەوە ئیمزای بکات یڵە ئیشەکەی بۆ ئەنجامیانی ئەم فۆرمی ڕەزامەندیە ئەگەر نەبێت ئێمە ئیشەکەی بۆ ئەنجام ناین. بێگومان دکتۆر زۆر کەس هەن کە جوانکاری ئەنجام ئەدەن بەڵام چەندین جاری تر ئەیکەنەوە ینی بۆ بە نەخۆشیێکی دەرونی لەلایەن ئەمانە تا چەند گرنگە سەردانی پزیشکی پسپۆڕی دەرونی بکەن. خۆی جوانی هینی نییە بۆردەری نییە ینی بڵێن سنووری نییە خەڵک هەمووی حەزیلێتی جوان بێ و جوانتر بێت و جوانتر بێت و هەرچەند جوانتر بێت سێرەکان لەو جوانتر هەر هەیە لەبەرەوە ئەم حەزە تاو نابێت. کەسەکە لەوانەیە خۆی پێی خۆش نەبێت کە تۆ پێی بڵێ سەردانی دکتۆرێکی دەرونی بکە چونکە خۆی بەڕێک و ڕاستە زانی هەستناگان نەخۆش بێت هەستەکە ئەمە حەزێکی خۆیەتی وەکو چۆنە چێپارچێ جلەکرێ لە شوێنێک ئاوا بیری لێکاتەوە بەڵام وانە و بە دڵنیایەوە ئەم کارانە کە یەکێ دەست پێکات ئەگەر زۆر ئاگاداری خۆی نەبێت یان ئەو کەسێکی ئەوە چێتە لای دکتۆرەکە پسپۆرەکە کەسێکی وانە بێ بتوانێت نەخۆشەکە باش تێبگەێنێ لەوان نەخۆشەکە زۆر بە دوای ئەمیشانەیە بڕات و ئیتر وای لێبێت هەر حەزکە جوانتر و جوانتر بێت تاوای لێت مەشاکلی بۆ دروستە بێت. ڕاستە دکتۆر باسێک لە خودی ئەو نەخۆشە بکەین کە جوانکاری ئەکات تا چەند گرنگ ئەو کەسە پێش ئەوەی جوانکاریەکە ئەنجام بدات دڵنیا بێت لەو پزیشکەی کە جوانکارێکی بۆ ئەنجام ئەدات. خۆی هەنێ جار ئینسان بۆ پارچەیە جل ئەچێت چەند دوکانێکە گەرە تاوکو پارچێ جلە دۆزێتەوەی کڕێت ینی ئەگەر بۆ نەشتەرگەریە کە ئەنجامێت یا کارێکی جوانکاری بۆی هەیە لە هەموو تەمەنیا یەکجارم ئیشە بکات ضرورە کە بگەڕێت کەسێکی شیا و شارەزا پسپۆر لەو بابەتە و لەو بارەی ئەوابی دۆزێتەوە بۆی کە بتوانێت ئیشەکەی باش بۆ ئەنجام بە بۆی ئەو دکتۆرە ئەزانێت کە ئەو کەسە پسپۆرەکەی باشە بۆ نمونە جاری وایە بەپی کەسەکان ئەگۆڕێت بۆ نمونە نەشتەرگەری لوتە لە کەسێک بە شێوەیەک دەرەکەوێت لە کەسێکی تر بە شێوەیەکی تر دەرەکەوێت ئەمە بزانم کە چۆن ئەو کەسە جیای بکاتەوە ئەو دکتۆرە باشە ئەتوانێت جوانکارێکی لەلا ئەنجام بدات. خۆی زۆربەی دکتۆرەکان بین هەمومان تا ڕادەیەکی سە پێیجمان هەیە و ڕسمی نەخۆشیشمان هەیە پێش و دوای عملیات ئەمە ئەلبومانەیە سەد نەخۆشی بۆ نمونەی نەشتەگەی هی جوانکاری لوت هی پێڵووی چاو هی چیتر کەس دەتوانێت سێری کات لەمە ئەتوانێت قەراری خۆی بە ئەم کەسە شیاوی ئەوەیە کە ئەو خۆی بخاتە ژێردەسیە و متمانی پێ بکای شەکەی بۆ بکات ئەمە یەک دووەمینیشی شەر نییە نەتیجە یەکی وەکو یەکێک دەرپشێت ینی ئەم ڕسمێ بێنێ بڵێ با من ببمەوە ئەمە نابێت لەبەرەوەی بوونیەت و پێک هاتی لەش یەکێ بۆ یەکە فەرقی هەیە ئەنی وەک وایە دوو کەس بێ کۆپشن لە شوێن نام خۆن جاوێژیان خواردنەکەی پێ خۆشەویتران پێی خۆش نییە چابوونەوەی لەشی نەخۆش یەکێکیش بۆ یەکە فەرقاجەوە عینی کار بۆ یەکی ئەنجامەیان عینی پرۆدەکت بۆ دوو کەس بەکارێنی جاوای هەر خوشکن ینی دوو خوشک عینی پرۆدەکتیان بۆ بەکارێنی ئەنی ئیشان بۆکەیت هیچیان باشتر دەرچێت لە ویتریان لە هیچگانە زیاتر مێنێتەوە لە ویتریانە ئەنی ئەمە بەشێکی لە شەکەیەکە بڕیارەیە ئەم نەتیجەی تۆ چۆن دەرەژێ بۆیە کەس ناتوانێت گەرنتی لە 100 بۆ هیچ ئیشێکی با یەکێگەرە شارەزایی هەبێت لە زانستی پزیشکیە قەت گەرنتی لە 100 بە هیچ کەسێک نایە هەنێ جار ئەمە لە سەر دیایی حەبوشتەکان ئەبێنرێت بە گەرنتی لە 100 ئەمە ئەکامەکە کە بە دڵنیایەوە ئەمە دوورە لە بنەمەی زانستی. دکتۆر باباسێک لە کوالیتی ئەو مادانە بکەین کە بەکارهێنێ بە تایبەت فیلەر بۆتۆکس سلیکۆن ئەمانە تا چەند گرنگە ئەو کەسە سەرتا پرسیاری ئەوە بکات لە دکتۆرەکە کە ئەمە چ موادێکە بۆی بەکارهێنێ بۆیە کە سبەینە تووشی کێشە نەبێت. ڕاستە خۆی پرۆدەکتەکان زۆرن کە ئیستا هەن لە بازارە بە تێکەڵ یەنە لە ئەمان بڵێن هیچ کوێیە هەیەە بڵێن لە ئەوروپاوەیەت سی مارکێتە هەیە لە شوێنەکانیترۆی بڵێن هی سینە هی کۆریایە هەم لە پرۆدەکتەکان هەم لە جیازەکان کە هەن و هەڵبژاردننی جۆری باش ضرورە بۆچی بۆی دکتۆرەکە یەکەم ئەو ئیشەی کە کات بە باشی دەرپشێت دووەمینیشی لەو کەسی کێتە لای بیپارێزێ لەوەی کە تووشی نەخۆشیەک یان دەرەنجامێکی نەخوازرا و ببێ بەهۆی ئەم کارەوە کە ئەم بۆی ئەنجامەیە هەندێک جار ئەمەوە ئەکات نرخی شتەکان تۆزێک گرانتر بێت ینی ئەو شتانی کە هەرزانترن لە شوێنەکان و یان کە باوەڕ پێکراونین لەوانەیە کوالیتی باش نەبێت وا ئەکات نرخەکە کەمتر بێت هەنێک کەس حەز کات شێت بیکە بەس بۆی بیکات لەوەی ئیمکانێتی ئەوەنەیە بە تایبەتی بۆی قەیرانی ئیستەوە جای واشەیە
کەسەکە ئاساییە داوایەوە کاتە چ پرۆدەکتێ باشە با ئەو بەکاربێنم بۆی مەشانکی لەم نەبێت. دکتۆر باس لەوە بکەین کە ئەو کەسێک کێتە لای ئێوە سەرتا تێستی ئەکەن ئەو موادە بپێی جسمی ئەو یعنی ئەگۆڕێت یا بۆی ئەبێت بۆ جسمی ئەو یاخود تەنها یەکسەر بۆی بەکارهێن و تەواو. پرۆدەکتەکان فەرقەکات پرۆدەکتەکان تایەتی کە ئەو مادەی لە لەشی ئینسان خۆیان هەیە پێویستی بە تێست نییە. یعنی شەریکە داوای تێستی نەکردووە. بەس بۆ نمونە ئاڵێ لە ئافرەتی دووگیانە با بەکارنێت لە چیا بەکارنێ ئاواهی تایبەتی کرۆژنا وەکۆی کە هەموو کەس بێت و تێستی بۆ بکەی ناپێویست ناکات. لەو پرۆدەکتانی هەنێکیان واهین. ئێستا فیلەرەکانی کەیسە لە دنیای زۆر بەکارێت و با و لا ئێمەش خۆمان بەکارێنین بە تایبەتی ئەمە لە کلینیکی خۆمانە زۆربەی هایدرۆنیک ئەسیدە ئەمانە لە لەش ئینسانە هەیە ئاتن حساسیت دروست ناکات. ئەنی پێشوەخت تێستی بۆ ناکەین ئللا مەگەر کەسێک حساسەتی دروست بوو حساسەتی بۆ دروست بێت ئەمە دەرەکەوێت لەم جارەکە کردوێتیت علاجەتوانێ وەربگرێت و لە جارێکترە ئەمە ئەنجام نەیات یان ئەگەر بچێ بۆ لای هەز دکتۆرێکی تر بۆ هەر شوێنی بەدیلی هەیە بەڵێ تۆ جاری وایە پڕکردنەوە بۆ نمونە باسی پڕکردنەوە بکەین پڕکردنەوە کە پڕکردنەوەی بڵێن لەش بەعام هەمووی ئەتوانێ و شوێنێک کە پێویست بێ بکرێت لە دەم و چاو بێ لە دەست بێت لە سنگ لە چۆ ئەگەر نەخۆشەکە پێویستی بێ بەڵێ ئەتوانێ بکرێت ئەم پڕکردنەوەیە ئەکرێ بە چوری لەشی کەسەکە خۆی ئەنجام بێت چوری لەش بڵێن بەشێکی لەشی خۆیەتی دەریێت و بۆی بەکارێتەوە ئەمە نابێتەوەی کە حساسیت دروستکات چۆ خانی لەشی خۆیەتی ئەگەر بە تەکنیکی باش و بە ڕێگەی زانستی ئەنجام بێت زۆربەی جار مەشاکیلیان زۆر کەمە و نەخۆشەکە ئیسفادەی لێکات و ماوەی مانەوەکەشی زۆر درێژ خاینکرا. دکتۆر دیارترین هەڵەباوەکانی لە ئێستادا بۆ جوانکاری کە تێیدا هەڵە ئەکرێت چییە؟ یەکەم داواکاری نەخۆش جاری وا هەیە لەوە زۆر زیاترە کە دکتۆرەکە پێی ئەکرێت وا ئەکات دکتۆرەکە ئەکرێتە ژێر فشاری داواکاری نەخۆشەکە و ئەوێ خواستی نەخۆشەکە بەدی بێنێت ناکرێت بۆی پێی ناگات ئەمە جاری وا هەیە مەشاکی دروستەکە جاری وا هەیە ئیشەکە بە یەک جار ئەمە نەبوو نەخۆشگێت و ئەڵێ نەبوو بۆی کە ویستومە و ئەبێ ئەمەلیاتم بۆ بکەیتەوە یان ئیشم بۆ جارێک ئەکرێت دووەم جار سێم جار ئەمە ئیشەکە تێکەچێت ئەمە یەکەم لەوەیە دووەمینی دکتۆرەکە پێش وەخت نەخۆشەکە ئاگادار ناکات کە ئەوەی تۆ ئەتەوێت شەرت نییە ڕووبات بێتە دی بۆ نمونە هیوا هەیە ئەوێ بە شێکی وا بگۆڕێ خەڵک نیناسێ ئەمە نابێت هەر پێویستیشی بۆن ینی جوانکاری ئەوە نییە تۆ شقڵە بەشێ بۆڕێ کەس نەوناسێتەوە جوانکاری بۆ تۆزە لە دەموچاوەکە ئەگەر پێویستی پێبیان لەشەکە ڕێکتر بێت تۆزێک گەنجتر بێتەوە ئەمانەیە کە یان کەسێک بەشێکی لەشی نقصانێکی تایە ڕاست و چەپی فەرقی هەیە ڕێکردنەوە ئەمە حەقی خۆیەتی و بۆی بکرێ بەس نەک شتێک خۆی هەیەی و زۆر لە زیای ئەوە داوا ئەکات ئەمانەیە کە مەشاکل دروست دەکات. بێکمان دکتۆر باباس لەوە بکەین کە زۆر کەس هەنگێنە لای ئێوە بڵێن ڕسمێک ئەهێنن ئەڵێن لەسەر ئەو کەسە جوانکاریەکەمان بۆ بکە ئەمە تا چەند هەڵەیە لەو کەسەیە خۆی باشی و خراپی ئەمە چییە هی ڕسمەکە کەسێک کە یەت داوای شتێکەکە جاوێ خۆی بە تاواتی نازانێت چی داواکات ئەی من خۆم پێڵم لەم ئەگەر هەبێت دووسێ ڕسم بێنە بسێرکەم بزانم تۆ چیت لە مێشکایە با من لی تێ بگەم ئەو وەختە ئایەوەی کە تۆ ئەتەوێت ئەگەی پێی ئەگەر نەتیجەکەی ببێ بەوە بۆی ئەەکەین ئەگەر ڕازی نەبێت بڵێنە ئەوە بۆی نەکرێ باشترۆک لەوەی کە دوای بۆی بکرێت و لی پەشیمان بێت ئەمە زۆر بەڵام کەسێک ڕسمێ بێنە بڵێ من ببم بەوە ئەمە نابێت و هەش کەسێکیش بڵێن وادی ئەو با بە نەخۆشەکانی تەسەوەر ناکەم شتێکی باش بکات. بێکمان دکتۆر بابینە سەر فیلەر ئەو کەسانی فیلەر ئەنجام ئەدەن کێن و فیلەر بۆچی بەکارەهێنرێ لەمان کاتیشدا ئەگەر هات و هەڵێک لە فیلەر کرا ئەتوانێت چارەسەر بکرێت. فیلەر ناوی خۆی لە خۆیەوە بۆ پڕکردنەوەی شتە بێت فڵێنی پێکرێت چۆ پڕکە ئەکرێتەوە شوێنە کە نقصانی تیابێت شاڵی تایە لە دەموچاوە لە شا لە شوێنەکاتەوە پێویستکات بەوە پڕی بکەیتەوە ئەمە مادەیەکە دروست کراوە ڕاستە مادەکە بەشی لەو شێوەیە لە لەش ئینسانە هەیە بەڵام ئەمە لە دەرەوە دروست کراوە و بەکارێتەوە ئایا ئەمە وەکۆی کە هەڵی تیا ڕووبات مەجایتیا ڕێکتر بکرێت پرۆدەکتەکە ئایزانێ هایدرۆنیک مادە هەیە ئەیتوێنێتەوە ئەتوانیت ئەگەر نەخۆشەکە بەدڵی نەبوو یان زۆر بوو یان بە شێوێک هەڵەکە ڕوویە ئەکرێ ڕێک بکرێتەوە بتوێنرێتەوە ئەمە بەس مادی وا هەیە ناتوێتەوە مادی واتوانین دەری بهێنی تاوانێ فیلەرە وەکو دەرهێنانەوە خۆی دەری نایێنی چونکە دەرناتەوە ئیلا مەگەر وەکو تۆپەڵ لە شوێنێکا بێت توانی بەشێکی دەروێنی چونکە تۆ
وەکواد ئەو ئاو بڕژی لێرە بتێ کۆیکیتەوە لەو سەر ئارزات چەندێکی بۆ کۆکرێتەوە هەر زۆر کەمی بۆ کۆکرێتەوە بەس دەبێت چۆن بیسڕێت ئەمیش مادەی تێکی بیتوێنێتەوە لەوی بڵاو بێتەوە بە شوێنەکانە ئەی توێنێتەوە کە ئەتوێتەوە ی مادەکە نامێنێت هەندێک جار مادەکە نییە کە بەرز و نزمەکە دروستەکات بڵێن ڕێکشنی لەش بۆ مادەکەەوە ئەکات شتی وەکو نۆدیۆڵ و بڵێن گری پشکۆلی تا دروست بێت ئەم گریانە ناتوێنەوە ئەو وەختە ناچاری ئەگەر زۆر زەرور بێت ئازار بۆ نەخۆشەکە دروستکات ناشرینی بکات زۆر دیار بێ لە پێستەکەەوە ئەبێت دەرپێنرێت زۆر باشە دکتۆر ماوەی مانەوەی لە کەسێک بۆ کەسێکی تر یاخود بەپی کوالیتی فیلەرەکە تا چەناگۆڕێت خۆی کوالیتیەکان دەورە بینن لەسەر ئەوەی کە پرۆدەکتی تۆ چەند سەلامەتە چەند باشەکە بەکارێنیت و کاچێتە ناو دەموچاوکەەوە چەند ڕێک و بڵێن هۆمۆجینە زوانە بە جوانی و بەڕێکی لە نایە بڵاو بێتەوە ئەمە دەورە بینێت مانەوە کەش بە دڵنیایەوە ئەوانەی کە پرۆدەکتی شەریکە باشەکانن تێست کراون تێستەکرێت ئەڵێ ئەوەنە ئەمێنێتەوە بڵێن ئەوەنە مانگ ئەمێنێتەوە ئەوەنە مانگ بۆ ئەوەنە ئەمێنێتەوە ئەمە وەکو ئام لەم دەیتانە کراوە و تۆشتوانی بۆ نەخۆشی بڵێ بەڵام وەکوی کە بڵێ ئەمە لە سەد ئەوەنە ئەمێنێتەوە شتیوانە چونکە نەخۆشی وا هەیە مادەکە زووتر لە لەشی ئاڕوات هیوا هەیە درەنگتر لە لەش بە پێی کەسەکە ئەگۆڕێت بە دڵنیایەوە زۆر باشە دکتۆر باباسێک لە سلیکۆن بکەین خانمان زۆربەی کات بەکاری ئەهێنن ئەمە بزانام ئەمە بەکارهێنانی چۆنە و لاوان کاتیشدا ئەمە چەندێک ئەمێنێتەوە سلیکۆن نازان بەڕێزت مەبەستی چی بێ بە سلیکۆن ئەوەی کە خەڵک بە فێلەر ئەڵێ سلیکۆن جێڵەوە سلیکۆن نییە سلیکۆن ئەو مادەیە کە دروست کراوە بڵێن لە سنگا بەکاریەت ئەمە لە شێوەی چییە لە شێوەی کیسان مادەکە زۆر خەست نییە و زۆری شل نییە هەیە شلە بەڵام بەرگەکەی هەرتونگە لی ناڕژێت لا مەگەر بە شێوەیەک بدڕێشتێک هەشە ڕقە وەکو پلاستیک وایە سلیکۆنەکە لە سەر دەموچاو لە هەنێ شوێنەدانێ بۆ نێکی ئێسقانەکانیان زۆر نزمە بۆ بەرزکردنەوە ئەمانە ئەکرێت ئەمە لێچێ بۆ یەکە فەرقەکات و پێکاتی سلیکۆنەکە چەندێک تونگە چەندێک شلە بەکارێت پێویستی بەکارهێنانی ئەمە و زیانەکانی چۆنە هەرچۆنە بێ ئەم مادەیە غەریبە بە لەشی ئینسان کاچێتە ناو لەشەوە لە شێوەیەک تەفاعلی لەش بۆ ئەم مادەیە دروست دەبێت کەواکە بەرگێکی بە دەورا دروست دەبێت کە بەرگەکەی بە دەورا دروست بێت ئەگەر شل بێت بڵێن لە بتوانی شکڵەکەی بگۆڕی بەدەست بۆی هەیە بەرگەکە بچێتە یەک و شکڵەکەت یەک بات ئەمە هەنێ جار لە چووە ئەبێت لە سنگاڕوئات زۆر جار کە دابندێت لە سمت لە چوە شاکە دابندێت ئەمە بۆی هەیە ڕووبات جاری وا هەیە کەمە بەرگەکە کە دروست بووە بە شێوەیەکی وانە تەسیری تێ بکات شکڵەکەی بگۆڕێ مشکلی نییە بەڵام ئەگەر زۆر بێت شکڵەکەت یەک بە ئازار دروستکات ئەمە ناچارە دەربێتەوە بگۆڕێت بەرگەکە ئەمە مەجای دەرهێنانی هەیە و ئەتوانی هەمووی بەتاواتی دەربێنیت هەمیشە یاخود کاتیە هەمیشە یان کاتیە لەشی وایە کە بۆی دانرێت هەموو تەمەنی تیابێ بەبێ هیچ مشکلەیەک و هەشەکە بۆی دانرێت لە ماوەی چەند مایەکە زەرورەکە دەربێتەوە ئەمە لە ڕژن ئەگەر ئیلتیهاب کات بەوەی کەوەکو مادەی غەریبە چۆتە لەشەکەەوە ئەوە پێویستەکە جایە زۆر زووتر دەربێت کاتەمەش لە کەسێک بۆ کەسێک گۆڕانکاری بەسەر ئەمە هەمووی دەور ئەبینێت بڵین تەکنیکەکە چۆنە ئەم حەجمە ئەمەی کە هەڵبژێراو بۆ نەخۆشەکە حەجمێکی ڕێک و ڕاستە لەگەڵ لەشی ئەوە ئەگونجێت وەکو قیاس و بە دڵنیایەوە کاردانەوەی لەشی کەسەکە بۆ ئەم مادەیە کە تێکراوە زۆر باشە دکتۆر بابەینە سەر بۆتۆکس ئەمە بزانم بۆتۆکس بۆچی بەکارەهێنێ وەکە زانین کە مادێکی حساسە و کا لەسەر ماسوولکە ئەکات ئەمە چی ئەکرێت بۆ ئەوەی کە ئەگەر هات و هەڵێکی تێدا ڕوویدا چارەسەر بکرێت وی بۆتۆکس بڵێن وەکو مادە بڵێن تۆکسینە تۆکسین ئەگەر بە کوردی خۆیان بڵێن ژەهرە ئەمە لە بەکتریا وەرگیراوە ئیسفادە لە چی کراوە بۆ جوانکاری ئیسفادە لە ئیشی ئەمە کراوە کە ماسوولکە خاوەکاتەوە کە ماسوولکە خاوەکاتەوە ئێمە کە بەکارێنین بۆ ماسوولکەیەک خاوی بکەینەوە ئەگەر لە دەموچاوە ماسوولکێک بێتەوەی کە چرچی دروست کاتمانێ چرچەکەی کەم کەینەوە ئەیکەینە ناو ماسوولکەکە کە ئیشەکە لەسەری ماسوولکە خاوە بێتەوە ئەم چرچە کەمە بێتەوە ئەمە بۆ ڕوخسار زۆر ئەکرێت لە دنیاە زۆر باوە زۆری لێ ئەکرێت و زەرەری چییە
با باز لە سوودەکەی نەکەین چونکە سوودەکەی خەڵک دەزانێت چرچەکانی پێخاوە بێتەوە تەمەەن بڵێن پیر بوون تۆزێک تاخیرترەکە لە دەموچاوە بۆی کە چرچی بۆ دروست بێت ئایا زەرری چییە جاری وا هەیە ئەو ماسوولکەی کە تۆ ناوە لەسەری بە تەنها ئەوە ناگرێت ماسوولکەی تریش لەوانەیە بگرێت ئەو وەختە بۆی هەیە جوڵێکی تریش نەهێڵێت کە جوڵێکی تر نەهێڵێ بۆی هەیە بۆ نەمون لە چاوەکە دابکەوێت لە برۆیا کە سەرۆگرێت برۆ دابکەوێت یان دەموچاو بۆی ئەکرێت منە فەرقی ڕاست و چەپ دروست کات ئەمە یەکەوە کات مەشاکیل دروست چارەسەری بۆ تۆکس وەکەوەی کە مادێکی بۆ بەکار بێنیت و تەسیری ئەم نەهێڵێت و کەسەکە دوای چەند ساعتیان دوای 1-2 ڕۆژۆ خۆی لێبێتەوە نییە ئەبێ کەسەکە چاوەڕێ بکات تەسیرەکەی بەرەبەرە کەم بێتەوە چونکە خۆی 3 مانگ بۆ 6 مانگ ڕوات و تەسیری زۆری ئفکتی بڵێن پیک کاگاتە بەشی سەرەوەی لە چەند هەفتەیەکە لە دوایکردنەکەی لە وەختەیە زۆر بە نەخۆشەکە دیارە دوایە بەرەبەرە کەمە بێتەوە ئاسایی بێتەوە ئەو وەختە ئەتوانێت بە دکتۆرەکە بڵێت کە ئەچێ بۆ لای یان دکتۆرێکی تر کە هەڵەبژێرێت بڵێ من ئەو مشکلێم هەبوو لەوە پێش بۆ ئەوەی بەو شێوەیە بۆی دووبارە نەکاتەوە یان بزانێت چی بووە بۆی کە ئایا لە بری ئەمە ئەتوانێت شتێکی تری بۆ بکات ئەمانەوەی ئەمەش لە کەسێک بۆ کەسێکی ترە گۆڕێت بەعام چەند ڕوات 3 مانگ بۆ 6 مانگ ڕوات چونکە ماسوولگە کە وەستا کاتی ئەوێ هەتاوکو ئەکرێتەوە ئیش ینی ئەگەر لە ماوەی 2 ڕۆژ 2 هەفتەیە ئیشی نەکرد بێت ینی پرۆدەکتی تۆ بەکارێ ناوە ئیشی نەکردووە ئەما بێ بۆی ئەنجام بیرێتەوە بەڵام کە ئیشی کرد وەستا نەیتوانی بیجوڵێنێ یان زۆر خاو بۆەوە ئەمە ئیشی کردووە ئیتر چەندێک لە لەشی کەسەکە ڕوات ئەوە کەس لەشی کەسەکە بڵێن بڕیاری ئەوەیە زۆر باشە دکتۆر بابینە سەر وەرگرتنی چاوری لە بەشێکی جەستا بۆ بەشێکی تر بەکارەهێنێ ئەمە چۆنە ئەمە هەمیشەیە یاخود کاتیە ئەمەش چاوری کە ئێستا بڵێن خەڵک زۆر داوای ئەکات لە بەشێکی جەستیان دەریهێنن بۆی کە لە شەکەر ڕێک بێت یان جاری وایە دەرێنێ بۆی شوێنێکی تری پێپڕکاتەوە ئەکرێت و زۆر باوە لە دنیاە لە لای ئێمەش ئەنجامەیە چەند ساڵ ئێمە لە کلینیک ئەنجامین یان لە خەستەخانەی ئەنجامێن بۆ شوەیە کە پێویستە بەپی کوێ ئەکات ئەماونتەکەی بەکارێنین چەندێکە و ئایا ئەمە دایمیە یان موقەتە چاوری حسابی فیدەری دایمی بۆ ئەکرێت بۆچی بەشێکی ئەم چاوریە کە ئێمە بەکارێنین تقریبان لە 130 بۆ لە 140 خۆی ئەگرێت بۆی هەیە لەوە زیاتریش خۆی بگرێت ئەگەر بڵێن دووەم جاری بێیان شوێنەکە بڵێن دەمانی خوێنی زیاد بێت و تەکنیکی ڕاستی بۆ بەکار بێت ئەو بەشەی کە خۆی ئەگرێت ئەمێنێتەوە لە شەکات چونکە خانەیەکە لە شوێنە دەریهێنا و ئەیبێ لە شوێنی تر دایانی و ئەژی زۆر باشە دکتۆر ئەمە باسێک لەوە بکەین کە ئەوانەی کە چاوری ئەنجامەدەن چاوری لە شوێنێکی جەستیانە بن بۆ بەشێکی تری ئەتوان لە کەسێکی تری وەرگرن یاخود ئیلا بە چاوری خۆیان بێت نەخێر ئەم چاوری لەش کە بەکارێت ئیلابی کەسەکە خۆی بێ بۆچی لەبەروی لەش خانەکانی خۆی ئەناسێت ئەگەر خانەیەکی غەریب بێتە لەشەوە خانەی بێکە بژی ئەو ناهێڵە بژی دژە تەنی بۆ دروستە بێت خانەکانە کوژێت ئللا ئەبێت چی بۆ بەکار بێت دەرمانی بۆ بەکار بێت بۆی مەناعی کەسەکە بەرگری کەم کاتەوە دژەتەن دروست نەکە ئەمە بۆ چێوانی کە گورچیلیان بۆ گۆڕێت جگەریان بۆ ئەگۆڕێت یان دڵیان بۆ دانرێت پارچێکی لەشیان ئەگۆڕێت پارچێکی تر هی کەسێک ئەمە زەرورە بەڵام بۆ جوانکاری ئەبێ لە کەسەکە لەشی خۆی بەکار بێت بۆی کەسەکە دەرمانی تر بەکار نێنێت خۆ تۆ کەسێکی ساخ ناگۆڕی بە کەسێکی نەخۆش و بە بەردامی لەسەر عیلاج بێت دکتۆر ئامۆژگاری چیە بۆ ئەو کەسانەی کە ئەیانێ جوانکاری ئەنجام بدەن بۆی کە تووشی ئەو هەڵە باوانە نەبن کە لە ئێستادا هەیە یەکەم شت ئەوە بێت کە ئەم کارە جوانکاری ئەمەی کات بە چاولێکەری نەبێت ینی هەستکات برادێکی کردوێتی یان خوشکەکەی کردوێتی ئەمیش بێت ئەنجامی بات ئەمە یەکەم شت ئەمە نەبێت دووەمیان هەوڵ نەیاشقڵی بە شێوەیەک بگۆڕێت کە لە جاران نەچێت چونکە ئەمە وەکو کارێکی ئاستەما و پێویستیش ناکات باشە سێمینی زۆر لە دکتۆرەکەی نەکات کە کارێکی بۆ ئەنجام بات کە لە زانستی پزیشکیە بە ئاسانی بەرجەستە نابێت و ناکرێت یان ئەگەری ڕۆیانی زیانی لاوەکی یان دەرانجامی نەخوازراوی زیاترە یان بۆی هەیە ڕووبات ئەگەر ڕووبات زۆر گەورەترە بێت لەو ئیشەی کە بۆی کراوە بۆ جوانکاریەکە بۆ نمونەیەکێ بەهۆی ئەوە بەشێک لە بەشەکانی لەشی لەدەست با یان گیانی لەدەست بات
ئەمە کارە سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ زانیاری وڵای سپاس بۆ دکتۆر هێمن عوسمان پسپۆڕی نەشتەرگەری جوانکاری کا بەشێکی ڕاستەوخۆ لەگەڵمان بوو وەڵای زانم ئێستاش پەیامنێرمان ئاوارە بەشێکی ڕاستەوخۆ لە سلێمانی و لەگەڵمانە زانیاریەکانی ڕۆژمان دەداتێ ئاوارە سڵاو لەبێ بەیانیت باش بێ دەمێ بزانم زانیاریەکان لای تۆچین کۆژین بانی تۆ تاوی بینەران باش یارە من لە بەردەم نەخۆشخانە یاخۆ کلینیکی عەلی ناجیم لە سلێمانی لەم کلینیکە ڕۆژانە پشکنینێک ژمارێکی زۆر پشکنین دەکرێت بە وڵاتیان و 500 پشکنین دەکرێت ڕۆژانە لێرە بەڵام من دەمێ وردەکاری و 500 پشکنینە باس بکەم یەک نزیکی 100 پشکنینی بە سواب دەکرێت تا لە ڕێگەی لوتەوە بە پشکنینەکان دەکرێت بڕەکەی دیکەی ئەو 400 دیکەی بە نزیکەی 400 پشکنین لە ڕێگەی خوێنەوە وەردەگیرا لە ڕێگەی بڵێن سوابی دیکە و بە شازی دیکە وەردەگیرێویش کە ڕۆژانە نزیکەی 100 کەس زیاتر لێرە تووشی ڤایرۆسی کۆرۆنا دەبنەوەتە لەو 500 کەسە 100 کەسیان تووشی کۆرۆنا بوون هەموو کەسانی کە دێنێرە کۆرۆنایان نییە بەڵکۆی کە ینی بەشێکیان چاک بوونەتەوە دەیانەوێت بزانن دوهەمین پشکنینەکان چییە بەپی ئامارەکان لە 24 ساعتی ڕابردوودا لە پارێزگای سلێمانی 201 کەس تووشی ڤایرۆسی کۆرۆنا بووە 11 کەس گیانی لەدەستداوە ئەم 11 کەسە جاران ینی خود لە چەند مانگی پێشوە دەمانوت زیاترەوە کەسانە توش دەبن و کەسانە دەبرن کە تەمەنیانێ بەڵام پێچەوانەیە بەپی ئامارەکان هەموو تەمەنەکانی تیا جگە لە منداڵ مردووەکان کە بڵێنەوەی کە گیانی لەدەستداوە یانزەی کە گیانی لەدەستداوە لە ماوەی 24 ساعتی ڕابردووە تەمەنی تەنها منداڵی تیانیەوە تا بەڵکو هەموو تەمەنە جیاوازەکانی تایە و ئێستا جیاواز لە سێ مانگی پێشوو هەموو کەس تووشی کۆرۆنا دەبێت و ئەگەریە هەموو کەسیش گیان لەدەست بدا دەمە قسەی پزیشکانە دەمێ باز لە شتێکی دیکە بکەم بە کۆی گشتی لە پارێزگای سلێمانی 1670 پشکنین تا ئێستا ئەنجام درراوە ئاتا لە سەرهەڵدانی ڤایرۆسی کۆرۆنا تا ئەم ساتەوەختە 1670 پشکنینی کۆرۆنا ئەنجام درراوە لەو ژمارەیە لە پارێزگای سلێمانی 21108 کەس تووشی کۆرۆنا بوون تا بە کۆی گشتی لەوەتەی ڤایرۆسی کۆرۆنا سەری هەڵداوە 21108 کەس تووشی کۆرۆنا بووە لەو ژمارەیەش 11511 کەس چاک بوونەتەوە ئەوەی کەسە لە ژێر چاودێری پزیشکیدا دەمێ باز زۆر بکەم کۆژین کە لە پارێزگای سلێمانی 8460 کەس بەڵکو ئەوەی کە ئەو 8000 هەمووی لە خەستەخانەکان نین بەشێکیان بەهۆی نەبوونی جێگەوە لە ماڵەوەن ینی بە نزیکی ئێستا لە پارێزگای سلێمانی 200 کەسێک لە ژێر چاودێری پزیشکیدایە بەڵام ئەوی دیکەی خۆی لە ماڵە کەرەنتینە کردووە و بەداخەوە لە پارێزگای سلێمانی 1137 کەس تا ئێستا گیانی لەدەستداوە کەمە ژمارەیەکی زۆرە بۆ پارێزگای سلێمانی 1137 کەس وە لە دوهەمین قسەی بەڕێوەبەری تەندروستی سلێمانی دکتۆر سەباح هەورامی کە هەفتەی پێشوو لەگەڵ پەرلەمانتارانی عێراق لە نوێنەرانی پەرلەمانی عێراق کۆ بۆ باسی لەوە کرد کە ئەگەر هاوڵاتیان خۆیان نەپارێزن دوور نییە لەم مانگە و لە مانگەکانی داهاتوودا هەر ماڵێک لە سلێمانی کەسێکی بێتە قوربانی کەسێکی گیان لە دەستبات ئەوە قسەی بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانیە کە لە ماوەکانی ڕابردوودا باس دەوە دەکرات کە ئەگەری هەیە هاوڵاتیان تووشی ڤایرۆسەکە بن بەڵام ئەوگەرە تەواو کە ئێستا هەموو ماڵێک بە قسەی تەندروستی هەموو ماڵێک لە پارێزگای سلێمانی یا ڤایرۆسێکی یاخود ڤایرۆسێک کەسێکی چاک بۆتەوە لە ڤایرۆس بەڵکو لە مانگەکانی داهاتوو لە چەند ڕۆژی داهاتوو لە چەند هەفتەی داهاتوو ئەگەر هاوڵاتیان دەمامکەکانیان نەبەستن خۆیان نەپارێزنەوە پێچێت ڤایرۆسەکە بێتە هۆیەوەی کە کەسێکی عزیزیان گیان لە دەستبات ئێستا دۆخی سلێمانی هاوشێوەی پارێزگاکانی دیکەی هەرێمی کوردستان چکە باز دەکرا لێرە و لەوێ کۆژین هەندێک کەس باسی دەکرد کە گوایە لە سلێمانی منداڵ مردووە بەوەی ڤایرۆسی کۆرۆنا تا ئێستا بەڕێوەبەری تەندروستی سلێمانی و هەواڵی پشتڕاست نەکردێتەوە هیچ شتێک یەک منداڵێک بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە گیانی لەدەست ناوە لە پارێزگای سلێمانی لە 16 توشبووانی ڤایرۆسی کۆرۆنا لە پارێزگای سلێمانی منداڵن بەڵام هیچ منداڵێک تا ئێستا لەو تەمەنی منداڵێکە لە دایکبوونیەوە تا نزیکەی 16-15 ساڵ هیچ منداڵێک گیانی لەدەست ناوە بە ڤایرۆسی کۆرۆنا بەڵکۆی کە هەیە منداڵانیش توش بوون و ڕێژەکەش بەو شێوەیە نییە کە هەندێک دەستگای میدیای بازەوە دەکەن کە گوایە دۆخی سلێمانی بە تەواتی لە دەست دەرچووە چونکە تەندروستی سلێمانی دەڵێ ئامارەکان بەگشتی لە هەرێمی کوردستان وە لە ناوچەکە لە بەرزبوونەوەدا پارێزگای سلێمانیش هۆکاری بەرزبوونەوەی ئەم ئامارانەش تەنها نەبەستنی دەمامک و دوورە پەرێزی و بەشێکی دیکەیشی ئەو تێکەڵاوبوونەیە کە هاوڵاتیان گوێ نادەن بە
ڤایرۆسەکە و تێکەڵاوبوون دەکەن و ئەوەش دەرەنجامەکەیەتی کە ئێستا دەبینین ڕۆژانە لە پارێزگای سلێمانی و لە هەرێمی کوردستان بەگشتی هەم ڤایرۆسەکە خەڵک گیان لە دەست دەدا بەهۆی هەمیشەوەی کە دەبینین ئامارەکان ڕۆژ بە ڕۆژ لە زیادبوونەوە هیچ جێگەیەک لە نێو نەخۆشخانەکانی سلێمانیدا نەماوە. من دەبێت باز بکەم هیچ جێگەیەک بۆ وەرگرتنی نەخۆش ئیلا ئەبێ کەسێک گیان لە دەستبات و کەسی گیان لە دەستبایەکی خۆیان خودت کەسێک چاک بێتەوە ئەو کات ڕێگە دەدەن کەسێکی دیکە بچێتە شوێنی بووی کە لە نێو نەخۆشخانەکەدا جێگەی بمێنێتەوە و ئۆکسسیجینی بۆ بەسرێەوە بڵێن پشکنینی و یاخود چارەسەری پزیشکی بۆ وەربگرێ و دەگەڕێم و لای تۆ کۆژین بە هیوای سەلامەتی بۆ هەموو خەڵکی کوردستان بەگشتی پارێزگای سلێمانی. بەڵێ ئاوارە ئەمەوێت بزانم کە تا چەند خەڵکی لە ئێستادا پابەندی ڕێنماییەکانن بۆ ئەوی کە لەم نەخۆشیە بە دوور بن. یەکیان ینی وەزارەتی تەندروستی داوا لە وڵاتیان دەکات کە پرسە دامەنێن خەڵک پرسە دادەنێت. وەزارەتی تەندروستی داوا لە وڵاتیان دەکات ڕاستە یادی لە دایکبوونی پێغەمبەری ئیسلام وەکو بە جۆرە لە جۆرەکان هەم خۆشەویستی بۆ پێغەمبەری ئیسلام هەم بۆ باوەتانە باس لەوە دەکات تەندروستی کە مەولود نەکەن لە ماڵەکانی خۆتاندا خەڵک مەولود دەکات. داوا لە وڵاتیان دەکات قەرەباڵخی و ئاهەنگ و شای و لۆغان مەکەن خەڵک هەر دەیکات. ئەمە هۆکارێکێت ینی هۆکاری توشبوون و زیادبوونی ڕێژەی ڤایرۆسی کۆرۆنا لە پارێزگای سلێمانی ئەم هۆکارانەیە ینی خەڵک پابەندی ڕێنمایەکان نابات بەدانانی پرسە بە مەولودکردن بە تێکەڵاوبوون بە حەفلەکردن بە چوونەنێ و هۆڵەکان نەبە تەنها کافتریاکان هۆڵەکان ینی هەموو ئەمانە هۆکارن بۆ زیادبوونی ڕێنمای یاخود ئامارەکانی توشبوو بە کۆرۆنا. وە شتێکی دیکە هاوڵاتی تاڕادێک سارد بۆتەوە لە بەستنی دەمامک چکە بە پێی دواهەمین قسەی تەندروستی سلێمانی ئەگەر تۆ دەمامک ببەستی هۆکار ئەوە نییە کە تو تووشی کۆرۆنا نابی بەڵکو ئەگەر دەمامەکەکەت بەست ئەمە قسەی تەندروستیە ئەگەر دەمامەکەکەت بەست ئەگەری هەیە کەمتر ڤایرۆسەکە کاریگەری تێدا بکەوە زووتر چاک بیتەوە ئەمە ینی کاریگەریەکەی ئەوەیە وە توشبوون و زیادبوون و ڕێژەکە بەرزبوونەوەی ڕێژەکە تەنها یەک هۆکارە کۆژینەوەی ژەوەیە کە هاوڵاتی پابەندی ڕێنمایەکان نابێت و ئەو شتانی کە باسیشم کرد بە قەرەباڵخی و دروستکردنی حەفلە و شای و ئەو بابەتانی کە هەن و هۆڵەکان و مۆلود و مزگەوت و کافتریا و بابەتانیش بەشێکی دیکەیە و ئەمە زیادبوونی ڕێژەی کۆرۆنا لە پارێزگای سلێمانی. بەڵێ سپاس بۆ پەیامنێرمان ئاوارە کا بەشێکی ڕاستەوخۆ لە شاری سلێمانی و لەگەڵمان بوو. بەڵێ ئەزانم هەروەکوتمان لە تەوەری سێم و کۆتاییماندا باس لە ڕووبەری سەوزاییەکەین لە شاری سلێمانی بزانین کە چی کراوە لەلایەن بەڕێوەبەرایەتی سەوزایی و باخچەکانی سلێمانی بۆ ئەوەی کە ئەم ڕووبەرە زیاد بکەن لەمان کاتیشدا تا چەند کێشیان هەبووە لە ئاوداشتنی باخچەکان و چیان کردووە بۆ ئەوەی کە پلانێکی تۆکمەیان هەبێت تا هەمیشە ئەم باخچانەی کە هەمانە سەوز ببن و باخچەکانی زیاد بکەن. هەر بۆ مەبەستەش بەڕێز کامەران حەمە ساڵح بەڕێوەبەری باخچەکانی سلێمانی باشەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمانە کا کامەران سڵاو لێوێ بەیانیت باش. سڵاو لێوە سڵاو لە تەلەڤیزۆنی گەلی کوردستان سڵاو لەو ستافانەی کە بەردەوام لەگەڵ کار و چالاکی و ئیشەکانی ئێمەیان چارێکی سپاسانەکەین. سپاس دەکەم. کا کامەران باس سەرتا باسێک لەوە بکەین کە ئامارەکانی باخچەکانی شاری سلێمانی لە چ ئاستێکدایە لە ئێستادا؟ وڵای ئەمە ساڵانە لەبەروی مەساحاتی سەوزایی شاری سلێمانی نزیکی 564 باخچە و پارکێ بە بلوارەکانەوە ئەمە پێویستمان بە ئاودانەیە ئەم ئاودانش لە ڕێی کۆمپانیا و بە تەنکەر زۆری ئاروچکە لە سا 60 باخچە و پارکەکانمان سیستەمی ئۆتۆماتیکی نییە و هەروەها یەکێک لەوانە جیۆفیزیایی شاری سلێمانی طبقەی جیۆلۆجیەکەی ئاوی باش نییە لەبەرەوە بیرانەمان زۆری لە باخەکانمانە ئاویتیان نامێنێ ئێتما دەکەنە سنگ تەنکەر واتە ڕۆژانە پێویستمان بە 4 میلیۆن لیتر هەیە بۆ ئاودانی دار و درەخت و باخچە و ئەو پارکانەی کە ئاویان ناگاتێ و ئەمە جاری وایە تووشی ئاستەنگێکی گەورە بین چونکە خۆی هەموو ئاوانێ لە دوایەکی شەشەوە لە مانگی حوزێرانە دەست پێەکە و لە مانگی کۆتایی مانگی دەیە کۆتایی بە پرۆسی ئاوانێنی کە ئەگەر باران نەبارێت و ساڵانە ئەمە تاخیرە بێ ینی زۆر ئەچێتە مانگی حەوت ناوەڕاستی مانگی حەوت ئەمە ئاستەنگێکی گەورە دروزەکە لەبەرەوە ئەم ساڵ تا چەند کێشتان هەبوو لە وەرزی ئێمە مانگونیە تاخیر بوو ینی تەنکەرەکان کە بگیرێ و سیستەمی بەڕێوە بردن و هەروە ئەو ڕەزامەندیانی کە لە وەزارەتی مالیەوە ئەڕوا چونکە ئێمە لە ڕێی شارەوانی و ئیشەکانمان ئەڕواان یەچێتە وەزارەت بەس لەوێ تۆزە تاخیرە بێ تا میزانێت تەزدیقەکرێ مانگونیە تاخیر بۆ ئەو مانگونیوە زۆر تاسیری کرە سەر باخ و پارکەکانی ئێمە
لەبەرەوە پشتمان بەس بەوەی کە هانا بۆ شارەوانی بین بۆ پارێزگای سلێمانی بین پارێزگای سلێمانی بە سپاسەوە توانیم شتێ پارە تەرتیبکە بۆمان بۆ ماوەی 15 ڕۆژ تا ئەو موافقەتەیە تێوایان ئێمە تۆزێ ئاسەنگیە دروست دەبێت لە ئاوانی دار و درەخت و ئەوانێ بەزار حەمدولیلا ئێمە ئیمساڵ باخ و پارکەکانمان باشە دارەکانمان باشە و لەگەڵەوەی کە وەزئی کەرەنتینە و وەزئی ئەوەی کە کرێکار تۆزێ وەزئی نەبوو باشە کا کامەران بەپێی وەرز تا چەند ئاوداشتنیان گۆڕانکاری بەسەردادێت خۆی ئاوان لە مانگی شەشا دەست پێکە خاصن ئەو دارانەی دار و درەختی ئاو حەدیقە و باخچە و گوڵ و گوڵزارانی کە لە دەوان دروست دەکرێت ئەمانە پێویستە ئیتر ئاوانی بۆ بکرێن لە مانگی 5 مانگی 6 ئامادەکاری بۆ بکرێت بەزەگە تاخیر بوو وردە و لەبەر و شکچوونە ئەچێ لەبەرەوە بێ هەوڵ بین ئێمە لە مانگی شەشەیتر دەزەکرێتەوە بە ئاودێری ئەو ئاودێریش یەکێکە لە لیژنە ینی فعالەکانی داینن چونکە هەموو ئیشەکانمان بە ئاودێریە ڕاواتە تەوزیعات و حرەکاتی تەنکەر و ڕۆیشتن بۆ شوێنەکان و تهدیدکردنی شوێنەکان لە ڕێی لیژنەی ئاودێریەوەکرێت. زۆر باشە کا کامەران چەندێک جارێک ئاوی ئەدەن ئەو شوێنانە ئایا دیاری کراوە چەند ڕۆژ جارێک ئاو بدرێت؟ خۆی بەپی ئەو سیستەمی ئاوانە کەوتۆتە شوێنی ینی مەبەستەکە چییە ینی بۆ نمونە ئەگە داری تازە بێ گوڵی تازە بێ ئەمانە پێویستە ڕۆژانە ئاو بیرێ مەس هەندێک دار هەیە بڵین 4 ساڵەوە پێشڕوێنراوە ئەوە هەفتەی جارێک ئاویەوێ چیمەنی ڕایزۆم هەفتەی 2 جار ئاویە چیمەنی ئەمیشە سەوز هەموو ڕۆژێ ئاویێ ئەم بۆ نمونە شەستەکە بلواری مەلێک مەحموو هەمیشە سەوزە ڕۆژانە پێویستی بە ئاوانە چکە ناوێ ئاوی لێ ببڕێ ئەو چیمەنانە چیمەنی ئەمیشە سەوزی پێڵێن لەبەرەوە کەوتۆتە سەر جۆری نەمام جۆری ئەو دارانە جۆری ئەو شێوەی کە هەیە بەپی ئەو جۆرێ ئاوەیرێ بوونی باخەوان تا چەند گرنگە ئایا ئەوە تا چەند باخەوانی پێویستان هەیە بۆ ئاوداشتنی باخچەکان و ئاگالێ بوونی ئەو باخچانە ئێمە لە ساڵی 2012 دوای سێ4 کۆبوونەوەمان لەگە وەزارەتی مالیە هەوڵێکی زۆرمان نا بەوەی کە ژمارەی باخچەکانمان زیایە کردیانی ساڵ بە ساڵ بۆ نمونە لە ساڵی 2012 69 باخچە و پارکمان کرد لەبەرەوە هانامان بر بۆ وەزارەتی مالیە وەزارەتی مالیە ئەو کات بە سپاسەوە کاک دڵشاد وەکیل وەزیر بوو و خوشکێک مدیرعام بوو بە ڕەحمە بێ ئەو مرد ئەمانە زۆر هەوڵیان لەگەڵ ئێمەیە بۆی کە میلاکمان بۆ زیاکەن 200 کارمەندیان بۆ زیاکردین باخەوان لە دوای 2012ەوە ئەو میلاکەمان ئەو 200مان بۆ زیاکراوە بەس لە 2016 هەوڵی کەمانە 2017 شارەوانی سلێمانی بە سپاسەوە ئەم جارە کتابێکیان کرد جەنابی وەزیری شارەوانیات بە سلێمانی داوامان کرد میلاکمان بۆ زیاکرد چونکە باخچە و پارکەکانی شاری سلێمانی پێویستمان بە میلاکە بۆ نمونە ئێستا هەردوو بلوارەکەی تاسوجە سلێمانی لەگەڵ بلواری مەلیک مەحموو لە مانگی شەشەوە کۆمپانیای سحابی کردوەوە ینی خۆمانەی بین بەڕێوەبردننی ئەو دوو بلوارە وەک سیستەمی بەڕێوەبردننی دایرێکی گشتیە لەبەرەوە پێویستی بە ئاوان هەیە پێویستی بە تەنزیم هەیە پێویستی بە خزمەت هەیە پێویستی بە سیانەیە پێویستی بە سیستەمی ئاودانەیە لەبەرەوە بەڕاستیەمە بۆ بە کێشە و ئاسەنگێکی گەورە لەسەر هۆبەکان لەبەرەوە چیمان کردووە لە زۆر لە هۆبە کوشت و کاڵەکانمان پچڕانوە هێناومان تەنەوە بلوارەکەەوە لەبەرەوە من لە کەناڵەکەیەوە داواکارم جارێکی کەش بە سپاس و شارەوانی کتایی بۆ کردوین بۆ وەزارەت جارێکە و میلاکانەمان بۆ زیاکرێتەوە چونکە میلاکی باخەوان لە ناو بلوار و لە ناو هۆبە کوشت و کاڵەکانە بەپێی ئەو ژمارەی باخچە و پارکەیە ژمارەمان زۆر زۆر کەمە و نەقسیشمانەیە زۆریش بۆ هیوایین زیاد بکرێت کا کامەران هیچ سیستەمێکی ئەلکترۆنیتان هەیە یا خۆت خۆی ئاوی ئەو شوێنانە بدات ئێواتان کردبێت کە ئەم ئەرکە هەم لەسەر باخەوانەکان کەم بکەنەوە هەمیش باشتر بێ بۆ باخچەکان خۆی سیستەمی ئەلکترۆنی لە سیستەمی ئاودانە لە زۆر باخەکانە هەمانە ینی بەس سیستەمی ئەلکترۆنی نییە سیستەمی بەکارێنانی دەسە کە تۆ تەحویلی ئەو قفڵشتانەکەی
بەس لەگەڵەوە ئەوەش هەر ئاستانگەی گەورە دروزە چونکە هاوڵاتی کاچێ سەیران و سەفاکە ئەو سیستەمانە تێگەچێ یا قاجەکەنە سەر یا دەریێنن یا ئەشکێ قفڵەکان لەبەرەوە بەردەوام باخەوان و مراقیب بەسەرێ بێ و سیستەمانە چاپکات بۆ نمونە لە بلوارەکانە و لە زۆر لە باخەکانمان ئێستا سەگی بەرەڵا زۆر بووە ئەو سەگانە بەدانی چڕن سۆندەکان سۆندەکان کونەوێ جارێک کە سیانە کرێتەوە لە عیم کرێ جوین بکرێ لەبەرەوە لە هەموو حاڵەتێکە ئەو سیستەمانە بۆ شوێنێکە بێ کە شوێنەکە بەڕاستی وابێ سیاجی هەبێ ئەنی شوێنە بێ کەس ڕووی تێنەکە ئێمە باخچە و پارکەکانمان فریە کراوە هەموو کە سەیران و سەفای تیاکە و ناشتوای محاسبی کەسکن چونکە بۆ خەڵکمان کردووە بۆ هاوڵاتیمان کردووە بۆ سەیرانکەر و بۆ میوانەکانی کە ڕۆکە لە سلێمانی کا کامەران ئەو کەسانی کێن بە مەستی سەیرانکردن ئەو شوێنانە پیس ئەەکەن ئەو پاشماوانی کە لێ بەجێ ئەمێنێت ئایا ئەوش هەر لەسەر ئێوەیە کە پارک بکرێتەوە ئێمە خاستن لە مانگی 4 و 5 و لە مانگی 7 و 8 و لە مانگی دەشا کە حەفلەی تەخەڕوج دروست دەبێ ئەمانە وەزئی پارکەکانی ئێمە زۆر خراپە بێ و خاصن لە مانگی دێ ئەم حەفلەی تەخەڕوجە کە ئاکرێ خەڵک مێز و کورسی هێنێتە ژوورەوە یا پراخ و مەنجەڵ و خواردن و ئاو ئەمانێنێ ئەو شوێنە ئەمەنە ئاسوارێکی پیس بەجێڵن ئەتوان بڵم لە سانەوە و نۆشی نەک لە لە سانەوە و نوۆی وتوان بڵم لە سەیژ ئەوەیش کێتەوێ مشوریەوە ناخوا و خۆڵ و خاشاکە جارێکە کۆ بکاتەوە بیکاتە ناو تەنەکەی خۆڵەکانە هیچ ڕێنماکی تایبەتان ڕێنماییمان لە هەموو شوێنەکە ڕێنماییمانەیە لە باب نظامەکانیشە ئاگاداریانەکەینەوە بەس بەڕاستی ینی هاوڵاتی زۆر لەگەڵ ئێمەیانە لە باخچەکانیشە لە گەڕەکانیشە زۆری لەگەڵمانان هەیە کا کامەران بە ئەوی کە بگەڕێ ئەو کەسانە ئاگادار بکاتەوە بەڵێ ئێمە سیستەمەکەمان وایە سیستەمی 24 سەعاتیە باخچە و پارکەکان واتە هەم چاودێرمانەیە ئەم مراقیبی متەناقیلمانیانی گەڕێن شەو لە باخ و پارکەکانە بەس ئەمە ینی ئەوە نیە ئەمانە سیلاحیان پێ یا پۆلیسیان پێ بێ یا بەشی زیادە ڕوویمانە بێ ئەمانە شخصێکی ئەتیادیە ڕێنمایی شخصەکەکە ئیتی کە کردی ئەیکا کەنەی کە یا چێتەوە بە گژە یا تووشی شەڕ و دەمەقاڵەیە بێ لەبەرەوە ئەمانە زۆر یەگە مخالەفاتی وابێ یەتە لایەمە لە بەش یاسا کرێ بە داوە کا کامەران بیرتانەوە نەکردێتەوە کۆمەڵێک لە پارکە گەورەکان بدەنە کەرتی تایبەت بۆی ئەوان بەڕێوەی بەرن هەم بۆ ئێوەش باش و هەم بۆ ئەو پارکەش کە هەم پاک و خاوێنە بێ هەم ئەتوانن ئاوی بە شێوەیەکی پێویست پێ بدەن خۆی ئەوە پرسیارە و پرسیارێکی زۆر جوانە ئێمە بیدایەت تقریبان 2 ساڵەوە پێش پارکمانێ پارکێکمانێ بەناوی پارکی ماردینەوە لە قرگە 3 چالاکی تایە تیۆ ئاڕمان بۆ حازگرنانمان بۆ شارەوانی بەس بە پێی جەدوای اقتصادەکە شارەوانی سلێمانی ئەعلانیان نەکرد لەبەرەوەی وتمان لەوانەی خەڵک نەیە ئێستا سیستەمی کە پەیڕەوە کرین کە هەندێک شوێن حازرکەین ینی تیۆ ئاڕی بۆ بکەین کە چەند جارەوەمان لە محاولاتین ئەمانە بیرێ بە کەرتی تایبەت یانی کەرتی تایبەت بیوا بەڕێوە ئەگە کەرتی تایبەت بیوا بەڕێوە بەپی ئەو سیستەمەی کە هەیە ئەتوانێت باش بڕوا بڕێەوە و ئێمە وەکو مراقی بین بەس زەمیا یەک کێشە هەیە بۆ نمونە پارکی ئازادی پارکی ئازادیە ینی ناتوانانی تۆ بی بە کەرتی تایبەت خەڵک نەتوانێت بێتە ژوورەوە خەڵک نەتوانێت سەیرانکە خەڵک نەتوانێت لەگەڵ دەستگیرانەکە پیاسە بکە لەبەرەوە ئەمە تۆزێک قورسە بۆ ئێمە بەس چییە گەراجەکان لە ڕێی بە لە دێویراوە بکرێ گەراج ئێستا جاران فری بووە هەموو کە سارەیە نادایەنە هەبوو لە بازار دوکانیە بوو سارەکەی دانا ڕازەیەکی کرد ئێوارەیە سارەکەی بردەوە ئەمە بەڕاستی تۆزێ قورسی کردبوو ئیشەکەمان بەس ئێستا لە ڕێی بە لە دێوە گەراجەکان ئیراوە بکرێ و ئەو میزانی ئەو کرێش ئێستا بەسپاس و شارەوانی لە دراسەیەکان لەگەڵ کۆشکەکانی ناوپارکی ئازادی و شوێنانەی کە عیدی باخچەکان کوی کەن و کرێکی هاوتا شتێک حازرکەن بۆ ئەو پارە بنەوە بێمە بۆ سیانەکردنی باخچە و پارکەکان بۆ نمونێمە کێشەی مزەخاتمانەیە ینی جارەوە غەتاسەکانمان نەسووتێ یەکێ لەو کێشانە باخێک بە کاملی
دەڕۆژ ناتوانین ئاوی لەبەری غەتاسکەستوە ناتوانین بیکڕین لەبەر ئەم پارەیە سە لەو سیستەمەیە وا خەریکن ینی بەڕاستی شتێکی زۆر باشەگە بکەین هیواین کاکەمەرە ما بەسێک لە باخچەکانی ناوگەڕەکەکان بکەین ئەمان چۆننەوە ئێوە تا چەند چاودێریانن ئێمە بەپێی سیستەمی بەڕێوەبردن لە سنووری شارەوانی سلێمانیە حەڤە بنکەی کوشتتوکاڵیمانەیە هەموو بنکەیەک لە سی باخ بەرەو ژووری ئایدە ینی تەسیمی ئەو کراوە بنکەیە ینی چۆن بنکەی تەندروستی هەیە مەڵبەندی تەندروستیە لە گەڕەکان ئەمانش بنکەی کشتتوکاڵی هەیە ئەم بنکانە بۆ نمونە من نمونەیە کە بەمێ لە گەڕێکی چوارباخ بۆ نمونە چوارباخ ئەو گەڕەکە هەر چوارباغ نییە سەر شەقامە ئێتەمە گەڕەکانە تەزیق بووە ئایدی ئەوە بۆ نمونە بنکەیەکمانەیە بنکەی وڵوبەیە وڵوبە و زیێڕینۆک و ئەڕاتەوە بۆ چوارشرامی ئایدی ئەوە ئەم بنکەیە بۆ نمونە بەختیاری بنکەیەکە بەس بەختیاری تازە و کۆن و ئەوانەمی ئایدی ئەوە زەرکەتەیە زەرکەتەی کۆن و تازە و چیچی ئەمان ئەم بنکانە لە سی باخ بەرەو ژووریان لایە ئەم بنکانە مهندسیەگەی بابڕێوە کارمەندی چاودێری هەیە باخەوانی هەیە تێگەی مراقیبی هەیە کە ئەگەڕێ بە ناو باخەکانە و هەروە ئاودێری هەیە بەشی کارەبای هەیە بەشی ئاوی هەیە بۆ چاکردن و گڵۆپێ بسووتێ ئاوێ بۆریەک شتێک ئەوانە لەبەر ستاکەما وا تەوزیع کردو لە هەموو گەڕەکانە تەنزیمی خۆی هەیە سپاس بۆ ئامادە بن سپاس بۆ زانیاریەکانە بەڵە سپاس بۆ بەڕێز کامران حەمە ساڵح بەڕێوەبەری باخچەکانی سلێمانی کا بە شێوەیەکی ڕاستە خۆ لەگەڵمان بەڵێ ئازانم تەواوی بڕگە بابەتەکانی ئەمڕۆمان پێشکەشکردن تا سبەینێ هەر شاد بن.